دوجار گەڕانەوەی ئەوان بۆ ناوچەکانیان لە پێناوی ئەوەی کە ڕێگیری بکرێ لە مەرامی تێکدانی دیمۆگرافیای کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ بەردەوامێکێک لە ئامانجەکان بووە لە لای ئەوان. لە هەمان کاتدا ئەمێ ئەوەتان پێ بڵێن بەڕاستی ئەمانەوە قسە لەسەر و خروقاتانە بکەین کە لە ڕووماڵ و لە سپۆتەکانی ڕووداودا ئەیبینن بەهۆی ئەو ڕووداوانەوە کە پیشانمان ئەدا ئەو ئیهانەکردنەی کورد ئەو ئیستیفزازکردنەی هاوڵاتیانی کە لە کەرکووک و لە دووز هەیە لە ناوەندە میدیاییە جیهانیەکاندا بەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو بەڕاستی بووە بەمایەی ئەوەی کە خەڵکی ئەو ناوچانە زۆر ئیستیفزاز ببن خۆتان ئەیبینن گاڵتەکردن بە مەشاعری خەڵکی کوردستان خۆتان ئەیبینن یاریکردن بە ئاڵای کوردستان سووتاندنی ئاڵای کوردستان لێدان لە شکۆی ئینسانی کورد لێدان لە سۆمبوڵەکانی کورد دڕاندنی وێنەی زەعیم و سەرکردێکی وەکو مامجەلال و ناشرینکردن و شێواندنی وێنەکانی لە هەمان کاتدا بە ڕاخەرکردن و بە سفرەکردنی ئاڵای کوردستان و دانانی نێرگەلە لەسەر ئاڵای کوردستان ئەمە جگەلەوەی کە هەوڵدان بۆ شکاندنی پەیکەری پێشمەرگە کە وەکو سمبوڵێکی ئازایەتی و قارەمانەتی و بەرگریکردنی کوردانە لە ناو کەرکووکدا ئەمە جگەلەوەی کە هەر ئەو راپۆرت و ڕووماڵانەی کە ڕوودا و کردی دواتر نەتەوەیە گرتوەکانیشی وا لێ کرد جارێکی تر کۆی ئەو زانیاریانە پشتڕاست بکاتەوە ئەمە جگەلەوەی کە هەموو خروقاتانەی کە ئەکرێ و ڕۆژانە ئینسانی کورد بریندارەکە چ ئەوانەی کە لەوێن چ ئەوانەی کە لە باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە ئەیبینن ئەو خروقاتانە و پێی بریندارە بن هەموو ئەمانە بووە بەهۆی ئەوەی کە باڵوێزی ئەمریکاش بێتە سەرخەت و بەتەنیا بۆ ئەو خروقاتانەی کە ئیبینن کاتێک کە سوکایەتی بە سۆمبوڵەکانی کورد دەکرێت بەڵام ئەندامانی حەشدی شەعبی ئەچن وێنەی سەرکردەی وڵاتانی دەرودراوسێ کە ئەو پەڕینا دەستوریە بێندە زۆر بدەنە کاروبار و کێشەکانی ناو عێراق و بارگرژیەکانی ناو هەرێمی کوردستان و بەغدا ئەچن لە پشتیانەوە بە سۆمبڵ و وێنەی سەرکردەی وڵاتانی دەرودراوسێەوە دەرەکەون و سوکاتی بە سۆمبڵەکانی کوردستانەکەن هەموو ئەمانە بووە بەهۆی ئەوەی ئەم خروقاتانە لە ناوەندە جیهانیەکاندا بەنگدانەوەیکی زۆری لێ بکەوێتەوە و مەلەفی تایبەتی بۆ بکرێتەوە. ئەم شەو ئێمە بەردەوامە بین لەگەڵتان لەگەڵ چەند میوانێکی بەڕێز قسە لەسەر ئەو خروقاتاناکەین بەڕاستی ئەمێ شتێکی تریش بڵێم سەیری بکە لەم وڵاتەدا کاتێک کە باسی ئەواکەن سەری زمان و بنی و زمانیان لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکاندا ئەوەیە کە ئەبێ دەستور بپارێزرێت بەڵام ئایا ئەوە پاراستنی دەستورە کاتێکە گەنجان لە خانەقین گەنجان لە دووز گەنجان لە کەرکووک قبوڵی ناکەن شکۆی نەتەوەیەک پێشێل بکرێ وای لە گەنجێکی خوێنگەرمی کەرکووک کرد بە ناوی محەممەد کە هەوڵەدەم هەر ئەم شەو لە کەرکووکەوە بیدوێنم بچێتە سەر یەکێک لە ئۆتۆمبیلەکان و ئەویش داخی دڵی خۆی دەرببڕێ و سڵ نەکاتەوە لەو کلاشین کۆفەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە ئاڵاکەی عێراقدا بگرێ سەیری بکەن ئەزان چیان بەرامبەر کردووە بە شوێنێ ئاگەڕێن و ئەیانەوێ بە 18 ساڵ زیندانیکردن سزای بدەن ئەمە جگەلەوەی کە بۆ خۆتان ئەبینن ئەمە دەستوریە کاتێککە لە دوورەوە بەتەنیا بە هاوڵاتیانەوە ناوەستن و سزای سەرکردەکانی کوردی شەدەن هەموو ئەمانە قسەی لەسەرەکەین بە ئامادەبوونی میوانەکانم بەڕێزان کاک شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کاک حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم هەروە کاک دیارە ئەبد و پەرلەمانتارە بۆ خۆتان لە نزیکەوەیان ناسن غەنیون عن التعریف دەردی عەرەبەکان ئەیڵێن کە خەڵکی کەرکووکیشن و خۆتانەی بین چۆن بەرگری لە شکۆی کەرکووک و کەرکووکیەکانەکەن هەروەها لە کەرکووکیشەوە پەرلەمانتارێکی تری بەڕێز کاک ڕێبوارتەها لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەروەها میوانێکی ترم لە ئەمریکاوە ژەنەڕاڵ ئێرنی ئۆدینۆ ژەنەڕاڵی خانەنشینی سوپای ئەمریکا لەگەڵمانە بەڕێزان بەر لەوەی دەست بکەم بە قسەکەم بەڕاستی هەموو ئەو شتانەی کە باسم کرد ڕەنگە هەندێک جار ڕەنگە هەر ئیبداعکردنی کامێرا و وێنە بۆ ئەوە بێ وشە نەتوانێت تعبیر بکە هەندێک جار لە ئازارەکانی نەتەوەیەک ئازارەکانی ئینسان ئازارەکانی مرۆڤ بەڵکو خۆتان جارێکی تر ئەو خروقاتانە ببینن کە ڕوودا و ڕۆژانە هاوڵاتیان بۆیان ئەنێرن و باجارێکی تر ئێوە و دنیا و کورد و
هەموو ئەوانەی کە دەستور خوازەکان بیبیننەوە. فەرمونون. ئەمانە چەکدارانی حەشدی شعبی و سوپای عێراقن کە دوای هاتنە ناوچە کوردستانیەکان یەکەم کاریان داگرتنی ئاڵای کوردستان و لێکردنەوەی وێنەی سەرکردە سیاسیەکانی کووردە لە فەرمانگەکان و شوێنە گشتەکان. ئەو چەکدارانەی حەشدی شعبی و سوپای عێراق تەنیا ئاڵای کوردستانیان لە شوێنەکان داناگرن، سوکایەتیش باڵای کوردستان دەکەن. هەموو شوێنانی حەشدی شعبی و سوپای عێراق چۆتە نێویان با بەرچاوی هەموو دنیا سوکایەتی باڵای کوردستان دەکەن. لە کاتێکدا خەڵکی کوردستان ئاڵا بەیەکێک لە پیرۆزیەکانی خۆیان دەزانن، ئەم چەکدارانە ئاڵای کوردستانیان خستۆتە ژێرپێیەکانیان، ئەوان وەک ئاڵای دوژمن سەیری ئاڵای کوردستان دەکەن. هێشتا تەنیا 2 ڕۆژ بەسەرهاتنیان بۆ نێو ناوچە کوردستانیەکان تێدەپەڕێت. هەم ئەو خەڵکەی لەگەڵیاندا و هەم ئەو چەکدارانی لە ناوچەکاندا بڵاویان پێکراوە بە هەموو شێوەیەک دەیانەوێت خەڵکی کوردستان ئیسفزاز بکەن و سوکایەتی بە پیرۆزەکانیان بکەن. ڕۆژی 16دا حەشدی شعبی و هێز عێراقیەکان هێرشیان بۆ سەر باشووری کوردستان دەست پێکرد. دوای کشانەوەی هەندێک لە هێزەکانی پێشمەرگە چوونەتە ناو کەرکووک و خورمات و خانەقین و جەلەولاو، ڕۆژی 17 مانجیش چوونەتە نێو شنگال و مەخمور. بەڵێ بەڕێزان جارێکی تریش ئەمەوێ ئەو دیمەنانە ببینن کاتێکە باسی دەستورەکرێت، کاتێکە کورد ئیتیهامەکرا لە ڕۆژانی بانگەشەی گشتپرسیدا گوایە ئەمە ئاسایشی ناوچەکە ئەشێوێنن، گوایە سەروەری خاکی عێراق پێشێلەکەن، گوایە کورد خەریکی پلانی ژەهرینە لەگەڵ هەندێک وڵاتی دۆستیان. بەڵام ببینن سیر بکەن ئەندامانی حەشدی شعبی خۆیان وێنەی کێ لە پشتی سەریانەوە. فەرمونون. دوای ئەوەی چەکدارانی حەشدی شعبی چوونە نێو کەرکووک، ئەو چەکدارانە دەستیان کرد بە تاڵانکردن و سوتاندنی ماڵی کوردانی کەرکووک. ئەما وێڕای ئەنجامدانی چەندین سەرپێچی و پێشەلکاری دەستوری. لەگەڵ ئەوەی بەردەوام حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق چەخت لەسەر جێبەجێکردن و پابەندبوون بە دەستور و یاسا دەکاتەوە، بەڵام بەدەست بە سەرداگرتنی کەرکووک و ناوچەکانی دیکە چەندین سەرپێچی یاسایی و دەستوری کراون، لەوانەش بەکارهێنانی هێز لە دژی پێکاتەیەکی سەرەکی کە کووردە. تەنانەت لە ڕێککەوتنی ستراتیجی ئەمریکا و عێراقدا جەخت لەوە کراوەتەوە کە نابێت هێز لە دژی پێکاتە و گەلانی عێراق بەکاربهێنرێت. هەروەها بە ئاشکرا بەکارهێنانی هێزی دەرەکی لە هێرشکردنە سەر کەرکووک سەرپێچیەکی دیکەی دەستوری و یاساییە. ئەو هێرشەش پێچەوانەی ئەو ڕێککەوتنە بووە کە ساڵی ڕابردوو لە نێوان هەولێر و بەغدا کراوە لەبارەی چۆنیەتی بڵاوکردنەوەی هێزەکان کە مافدەداتە پێشمەرگە لەو ناوچانەدا جێگیر بن. هاوکات دوای چەندین جار داواکردن، بەڵام لە یەکەم کۆنگرەی ڕۆژنامەوانیدا بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرا بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بە کوردی قسە بکات. ئەمەش سەرپێچێکی ئاشکرای دەستورە کە بەپێی بڕگەی یەکی مادەی 4 دەستور زمانی کوردی و عەرەبی 2 زمانی فەرمین لە عێراقدا. هەروەها لە بڕگەی 2 هەمان مادەدا ئاماژە بەوە کراوە ڕۆژنامەی فەرمی بە هەردوو زمان دەردەچێت و قسەکردن لە بوارە فەرمیەکاندا پەرلەمان، ئەنجومەنی وەزیران، دادگاکان و کۆنگرە فەرمیەکان دەتوانرێت بە هەردوو زمان قسە بکرێت و هەروەها بەڵگەنامەی فەرمی و نووسراوەکان بە هەردوو زمان دەردەچن. أنا أسوي لكم مؤتمر وحدي. هەروەها لەگەڵ ئەوەی حەشدی شعبی هیچ بنەمایەکی دەستوری نییە، تەنیا بە فتوایەکی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان دروستکراوە لە یەک پێکاتەی دیاریکراون. ئاڵای تائیفی بەرز دەکەنەوە و دروشمی تائیفی لە شارەکە دەڵێنەوە. بابەتی حەشدی شعبی و یاسایی کە تێپەڕی ئەگەر گریمان لە هەر وڵاتێکی فدرالیزما بێ و لەژێر سایی دەستوری عێراقیشە بیخوێنینەوە، ئەوەیە کە خاڵی یەکەم لە مادە 5 و 6 دەستوری عێراقیدا زۆر بە ئاشکرا دروستکردنی هەر هێزێک کە لەژێر دروشمی تائیفیە بێ یاخود هێز دروستکردنی هێزی چەکدار بەنا هاوسەنجی و ئەم هێزە هێزێکی نایاساییە. لەگەڵ ئەوەی لە دەستوری عێراقدا ئەو ناوچانە بە ناوچەی کێشە لەسەر ناو نراون، ئەمە شواتای وایە هەردوو لا مافیان لە ناوچەکەدا هەیە تا ئەو کاتەی ئەم پرسا یەکلای دەبێتەوە. کەچی هێزەکانی حەشدی شعبی ئاڵای کوردستان و سیمبولەکانی کورد و کوردستانیان خستە ژێر پێیان و بێڕێزیان پێکردن و شارەکەیان پڕ کردووە لە ئاڵای خۆیان.
ئەمە جگە لە سووتاندن و تاڵانکردنی دەیان ماڵی کورد لە خورمات و ئازاردان و گوشارخستنە سەر کورد و عەرەب و تورکمان و کریستیانەکان کە ناچاری جێهێشتنی ماڵەکانیان بوون. بەڵێ بەڕێزان جارێکی تری جەخت لەواکەمەوە با جارێکی ترە و دیمەنەش ببینین وەکو وتم کاتێک کە کورد تۆمەتبارە کرێبەوەی کە گوایە دەستی دەرەکی هانی ئەدا کە وەکوان ئەڵەن خەونی ئینفیساڵ کەوتۆتە مێشکیانەوە هەرچەندە بەڕاستی شەڕێکی زۆر کرا لەلایەن خوا لێ خۆشبوو مامجەلال خوا لێ خۆشبوو کاگنەو شیروان هەروەها کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە نازانم ئینفیساڵی چی لە کاتێکا بەڕاستی بەشە عەرەبیەکەی عێراق بەشێکە لە نیشتیمانی عەرەبی ئایا کورد بەوە تۆمەتبارەکرا سیر بکەن بزانن ئەوە کێیە دەستی دەرەکی هێناوەتە ناو خاکی کوردستانەوە سەیری ئەو سۆمبڵ و وێنانە بکەن کە لە پشتی ئەم ئەندامەی حەشدی شەعبیەوەیە. السلام عليكم ورحمة الله وبركاته. دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆی چەکدارێکی حەشدی شەعبی لەلایەن ڕووداوە کە وێنەکانی خامنەی و خومەنی لە تەلاری پارێزگای کەرکووکدا نەبوو لەوێوە گاڵتەی بە کورد و پێشمەرگە دەکرد لەمبارەیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەیاننامەیەکی دەرکرد و گوتی ئەو ڤیدیۆیانە ساختن. دوای ئەوەش فەرماندەی ئۆپەراسیۆنەکان هێرشی توندی کردە سەر ڕوودا و بە هەوڵدان بۆ نانەوەی دووبەرەکی تۆمەتبار کرد. لە بەرامبەردا چەکدارەکەی حەشد ڤیدیۆکەی لە ئاکاونتەکەی خۆی سڕیەوە بەڵام دوای ئەوەی دەیانزار شێر کرابوو. ولكم بويا قلنا لكم لا توقفون بوجه الحشد بويا ولكم عم الذهبية العصائب هاي الوحوش الحشد الشعبي والله شرفكم مو عيب والله مو هسه من اخذنا مقراتكم وقعدنا بيهن واخذنا كركوك والله مو عيب عليكم يلا وين الزلم مو تقولون احنا وجينا من شمال اربيل وسليمانيه وجينا نحرر كركوكيه كركوك مالاني وينكم خايب تشب وين تنتظرني بكركوك ولك هاي مقراتكم احنا ماخذينهن لك بعد شو تنتظرني لك انا قاعد بمقراتكم حطينا صورنا وقعدنا بسم الله الرحمن الرحيم والصلاه والسلام على ڕوودا و بە دوواداچوونی بۆ چەکدارەکە کرد دەرکەوت ناوی حەسەن پلایزە لە گرتەیەکی ڤیدیۆیدا دەردەکەوێت کە بەرپرسی پەیوەندەکانی بزوتنەوەی ئەنساڕوڵای ئەوفیایە و هەڕەشە لە کورد دەکات بە هاوپەیمانی ئیسرائیل و ئەمریکا ناویان دەبات. واليوم رفعوا العلم الاسرائيلي في كردستان العراق. لە گرتەیەکی دیکەیدا هەڕەشە لە کوردانی شاری کەرکووک دەکات و تۆمەتباریان دەکات کە گوشاری زۆریان خستووەتە سەر عەرەب و تورکمانەکان و پێیان گوتون دەبێ شارەکە جێبێڵن. موجودين حاليا في كركوك والضغط على الاخوه التركمان. ئەو چەکدارەی حەشدی شەعبی کە ناوی حەسەن پلایزە لە گرتەیەکی دیکەدا هەرێمی کوردستان بە ئیستیفزازکردنی سوپای عێراق تۆمەتبار دەکات. حەسەن پلایز لە سەرەتای ئەم مانگە پۆستەکەی وەرگرتووە پێش ئەوەش کاری پۆستەڵکردنەوەی بۆم بووە تا ئێستاش نزیکەی دە ڤیدیۆی بڵاوکردوونەتەوە و لە هەمویان لە دژی کورد و پێشمەرگە قسەی کردووە. دوای ئەوەی عەبادی ئەو ڤیدیۆی پلایزی بە سەختەدانا دەست بەجێ ڤیدیۆکە لە پەیجەکەی نەما و بەڵام لە دەیان ئەکاونت و پەیجی دیکەەوە شێرکرا و بڵاوکرایەوە. جگەلەوەش بە دەرکەوتنی لە وێنەیەکدا لەگەڵ ئەبوو مەهدی موهەندی جێگری فەرماندەی گشتی حەشدی شەعبی کە زۆر نزیکە لە ئێران و خۆی بە سەربازی خامنەئی دەزانێت هیچ ئامرازێک لە بەردەستی حکوومەتی عێراق نامێنێت بۆ ئەوەی بڵێ حەسەن پلایز سەر بە حەج نییە. بەڵێ بەڕێزان بێگومان بە تەنیا کورد لە کەرکووک یا لە دووس بەر مەسەلەی تەصفیەی سراعاتی تایفی و ئێتنیکی و قەومی نەکەوتووە بەڵکو زۆرێک لە سونەکانیش نیگەرانن زۆرێک لە تورکمانەکانیش بە هەمان شێوە نیگەرانن و ئێستا ئەو پێکاتانەش لە ناو شاری کەرکووک و سلێمانی بەڕاستی تیاندایە کە بە هەمان شێوە وەکو کوردەکان سەرگەردان بوون. سەیری ئەم بەڕێزە بکە کە تورکمانە بزانین چیەڵێت. چۆن زوڵم لە تورکمانەکان کراوە لەلایەن حەشدی شەعبیەوە. ئێمە خەڵکی کەرکووکین ئێمە بە هەموو شەوێک ئازاریان داین ئەشکەنجەیان داین ڕوبەڕووی هەموو جۆرە بە هەموو شوێک ئازاریان داین ئێمەیان سوستان ماڵی ئێمەیان سوستان هەروەها
Muhammed Beyati kimdir bizi temsil ediyor? Cephe Baba bizi temsil etmez kardeşim. Bunlar kimse bizi temsil etmez. Bunlar Türkiye'ni temsil edirler. Kardeşim Kerkuk yandı. بەڵێ چی کراوە بەرامبەر بە تورکمان چ زوڵمتان لێکراوە چ زوڵمێکتان لێکراوە لەناو حەشدی شابیەوە حەشدی شعبی هاتن دەستیان کرد بە تاڵانکردن و شتاندن و دزیکردن لە ماڵی جیرانەکانمان لە براکانی کوردەکانیشمانەوە دەستان پێکرد ئێمە ڕێگریمان لێکردن بۆ ئەوەی کە ڕوبەرویان ببینەوە بەڵام نەمانتوانێت ئۆتۆمۆبیلەکانیان دزیان لە هەمان کاتیشدا سوکاتیان پێکردن ئێمە و کورد برای ئەمە سەدان ساڵە پێکەوە دەژین بە هەموو شێوەیەکە کە سوکاری ئێمان بەڕاستی ئەگەر بێت و کورد نێتە ناو کەرکووک و راپەرین ئەنجام نەدات بەڕاستی دۆخی ئێمە زۆر خراپ دەبێت بەڕاستی لە دۆخی زۆر ئێمەش ناچارین بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کە دەڵێ من پشتیوانی هەموو پێکاتەکانەکەم لە کەرکووک بە تایبەتی پێکاتەی تورکمان چ بانگەوازێکت هەیە بۆ ئەردۆغان ئێمە لەگەڵ کورد برای بەڕاستی کەسێکی دیکە برای ئێمە نییە جگە لە کورد لەو ناوچەیەدا ئێمە پێکەوە دەژێن بەڕاستی توران بەس نوێنەراتی تورانیەکان دەکات ئەوانە نوێنەری تورکیان ئەوانە لەلایەن تورکیا بەو شێوە ڕێگەیان پێدراوە چاڵاکی بکات بەڕاستی دۆخی ئێمە زۆر جیاوازە لەگەڵ ئەوانەی کە ڕادەگەندرێت حەشدی شعبی بە شەوان هێرش دەکەنە سەرمان بەسەر ماڵەکانماندا هەڵدەکوتن ئازارمان دەدەن سوکاتیمان پێ دەکەن پارەمان دەدزن زێرەکانمان دەدزن بە هەموو شوێک ئەردۆغان بەدەستۆزیەوە دەڵێ پشتیوانی لە مافی تورکمانەکان دەکەم من ئێمە گەلی تورکمانین پێویستمان بە هەموو شێوەیەک لە پشتیوانی هەیە ئەو سیاسیانە داوا لە ئەردۆغانش دەکەم باوەڕ بەو سیاسیانە نەکەن ئێمەی خەڵکی کەرکووک بەڕاستی ڕوبەڕووی نەهامەتێکی یەکجار زۆر هاتوینەتەوە ڕوبەڕووی قڕکردنەوە هاتوینەتەوە لەمە زیاتر ئەوان هاتن بە هەموو شێوەیەکی درندانە مامەڵەیان لەگەڵ داوای چه هاوکاریەک لە سەرۆک کۆماری تورکیا دەکەی دەڵێن داوا لێ دەکەین کە هاوکاری مام بکەن داوا لێ دەکەم پشتی کورد بکەن داوا لێ دەکەین کە دەست بەسەر کەرکووکدا بکرن بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت داوا لێ دەکەین هاونیشتمانیان لەو ناوچەیە لەگەڵ کەرکووک لەگەڵ کورد لەگەڵ هەموو لایەنەکان دیکە پشتیوانی ئەمە بکەن بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپە لەوەتەی کورد هاتووە دەسەڵاتی ئەمنی وەرگرتووە نەتەقینەوەک ئەنجام درراوە نە هێرشێک کراوەتە سەر تورکمان نە هێرشێک کراوەتە سەر پێکاتەکان دکە هەموو کاتێک هاوکاری ئێمە بەڕاستی خۆزگە پێشمەرگە بگەڕێتەوە ناوچەکانمان بەڕاستی خەڵک داوا دەکات کە دووبارە پێشمەرگە بگەڕێتەوە گەلی کورد ئێمە سلێمانیمان ناوێ ئێمە هیچ شتێکمان ناوێ ئەوان بە هەموو شێوەیەکە بەڕاستی هەموو مامەڵێکی دژ بە مرۆڤانەمان لەگەڵ ئەنجام دەدەن حەشت نە ئیمانیان هەیە نە دینیان هەیە هیچ شێوەیەک لەگەڵ ئێمە نین بەڕاستی دژمنی ئێمە تکا دەکەین لە دەنجی من بێت ئێمە خەڵکی کەرکووچین چ بانگەوازێکت هەیە بۆ گەلی تورکیا بۆ هاوکاریکردنی خەڵکی کەرکووک بە تایبەتیش تورکمانەکان تکایان لێ دەکەم بە زووترین کات بێن ڕزگارمان بکەن لە دەستی حەشدی شعبی تکایە با پشتیوانی پێشمەرگە بن تکایە بەگوێی سیاسەتوان مەکەن بەڕاستی ئەوان درۆزنن بەڕاستی ئەوان شتێکی دیکەتان پێدەوڵن تکاتان لێ دەکەن بە هاناوەمان وەرن تکایە با ئەو حەشدی شعبی لە ناوچەیە بێنە دەرێەوە تکاتان لێ دەکەین بە هەموو شێوەیەک بەهانامانەوە وەرن داواتان لێ دەکەین بە زووترین کات بەهانامان بن ئەوان هاتوون ئاڵای خۆیان بەسەر هەموو ماڵەکانماندا هەڵ کردووە بۆ ئەوەی کە دژاتیمان بکەن ئەگەر بۆ مەترسیدار دەبێت بەڕاستی ئەگەر بەهانامانەوە نێن هیچ چارێکمان نامینێت ناچار دەبین یان خۆمان دەتەقینەوە یان ئەوتە دەستبەرداری کەرکووک دەبین و لە کەرکووک نامێنینەوە زۆر سپاس هاوڵاتێکی تورکمانی لە کەرکووکەوە لەگەڵمانەوە بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت دیارە ئەم دیمەنانەی کە بینیتان لە میدیا جیهانیەکان و هاوکات لە کونسوڵخانەکان و لە لای UN-یش
دەنگدانەوە و نیگەرانیەکی زۆری دروست کردووە تا ئەو ڕادەیە کە سەرەتا حاشاکرا بەڵام بۆ خۆتان بینیتان کە خودی وەزیری ناوخۆی عراقیش دانی بەوەدانا. بەڵام بەڕاستی ئەمێ ئەوە بڵێم کە لەم نیگەرانیەدا لەم ئاسۆ ناڕۆشنەدا خەڵک زۆر ماندووە، چیتر خەڵک تااقەتی تەفسیر و تەحلیل و بەریەککەوتن و شکاندنی یەکتری سیاسیەکانی کورد و حزبەکانی کوردستانی نەماوە، بە تەنیا تەبایی و هەروەها دراسەکردنێک و بە خۆداچوونەوەکی سەخاوەتانە و عادیلانە لە لای سەرکردەکانی کورد پێویستە بۆ خۆسازدانەوە و دراسەکردنی ئەو هەلومەرج و نەهامەتیەی کە بەسەر کووردا هاتووە. پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە لاتان و بەردەوامە بین لەگەڵتان. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیاسی. وەستا مشتری خەریب بوو بێت. ئەکبەر خێربێ چۆنی تۆ چۆنی بەچۆ سەرچاکن لێرە بووە سۆڵە کەسی بیۆ نییە جەنگەیەتەوە لە بەهنەوەی کەس ناتوە ئێستامان چا کردووە کوردی جێناتۆ دوو قسە لەگەڵ شتەکەمان لێ گەورەمە کە عازیز ئێستا بە مۆفەرەیە دەمێ باڵانسە بەسیاکەم بۆ خۆ تا بێتاقەتە قسە لەگەڵ برادەکانم هەر تەلەفۆنەکەت بەخرەوە اینجا پاکێجێکی سپیدوت هێنێ بەنیوە قیمە هەر بەم مۆبایلی خۆ پێیجێکە بووەکەمەوە دوو ڕستمی دوکانەکە و پۆستکەوە خەڵک ببینێ با خەڵک زانێت تۆ نیشتێ عازیز اینجا زانە دەلاکانەکە و بەرناکەوێ دەقە بێ بەرامبەرەکانیش لێ نەچیە ئەستێرا 350 پۆنجەرە لێ بۆ منیش 5 ئۆفەری تایبەتت بە خۆت بۆ دێنم لە هەچ کات و لە هەچ شوێنێک عازیز. من لەم زانکۆیە خوێنم زانکۆی نۆڵێج ئێستا کاتیەوەی بە چێژەوە بخوێنم و ئایندەی خۆم دروست بکەم. هۆڵەکانی خوێندنم فراوان و دڵگیرن. مامۆستاکانم خاوەن بڕوانامەی بەرزن بە ئەزمون و لێهاتوون و وەکو هاوڕێن لەگەڵم. لە تاقیگە پێشکەوتوەکانماندا بەدەستی خۆم ئەزمونەکەم و فێرە بم بە وردی هەنگاوەکانی کاری ئایندەمە بینم. لە کتێبخانەی گەورەی زانکۆکەم هەموو سەرچاوانەی کە ئەمەوێت دەستمەکەوێت. لە ناو زانکۆ هەست بە دڵخۆشی و ئارامی یەکەم. چێژ لە هەموو کاتەکانی خوێندنمە بینم لەگەڵ هاوڕەکانم. لە ناو زانکۆ گفتوگۆکەین و بەردەوامیش زانیاری وەرەگرین. هەوڵەکانم ماندووم ناکەن چونکە داهاتوو خۆمە بینم و دڵنیام کاچمە سەر پیشەکەی خۆم. بڕیارە زانکۆکەم نۆڵێج لە داهاتوودا بە هەمانگی لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکان کار بۆ کردنەوەی خوێندنی باڵا بکات. باوەڕم بەوەیە کە لە ئایندەیە سەرکەوتووە بم چونکە من لە زانکۆی نۆڵەجە خوێنم. زانکۆی نۆڵێج لە ڕووی ڕووبەرەوەیەکێکە لە گەورەترین زانکۆکانی کوردستان و عێراق و ناوچەکە. زانکۆی نۆڵێج زانست و هێز لای ئێمەیە. مناڵەکان باوکتان لە دووبەی دەگەڕێتەوە دەبێ ئامادەکاری بکەین. لە فامیلی مۆڵی هەولێر دۆک سلێمانی داشکانێکی گەورە لە جلوبەرگ و کەلوپەلی ناوماڵ ماکس سنتەر پۆینت شەو ئەکسپرس. دایکە نرخەکە زۆر ئەرزانە دیاری بوو باقمان نەکڕین. بەڵێ داشکاندن کراوە. بابا دیاری مارکە بۆمە هێنایە. باب خۆ ئەوە لە فامیلی مۆڵ هەیە. جانەکەم ئێستا لە فامیلی مۆڵی هەولێر دۆک سلێمانی نرخەکان زۆر هەرزانترە. ئێستا لە فامیلی مۆڵی هەولێر دهۆک سلێمانی داشانێکی گەورە لە جلوبەرگ و کەلوپەلی ناوماڵ ماکس سنتەر پۆینت شەو ئەکسپرس. بە پلانێکی نوێوە بە توانایەکی گەورەوە بە متمانەیەکی زۆرەوە دەستمان کردەوە بە پرۆژە مەزنەکە پرۆژەی شاری دایک. لێهاتوویی پسپۆڕی گرنگیدان بە کوالتی لە پێشینەی کارەکانی گروپی ساوس کوردستانە
شاری دایک لە سەرنجڕاکێشترین شوێنی شاری سلێمانی و باشترین کەرەستەکانی بیناسازی تیا بەکاراتوە. شاری دایک خەونێکی بەدیێنراو. زانکۆی جیهان بەخێرهاتنتان دەکات بۆ ساڵی تازەی خوێندن. قوتابی خۆشەویست، ناونووسین دەستی پێکرد لە هەرسی شارەکانی هەرێمی کوردستان، هەولێر، دهۆک، سلێمانی لە چەندین بەشی جیاواز. هەموو پێداویستیەکان بۆ قوتابیان دابین کراوە. زانکۆی جیهان بە متمانەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی عێراق. زانکۆی جیهان، کوردستان ئاوەدان. ژیانت بێسنوور ئۆنلاین بەسەربەرە لەگەڵ ئینتەرنێتی بەردەوام و بێسنوور. بۆ بەشداریکردن کۆدی پاکێجەکە بنێرە بۆ ژمارە 291. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیاسی. بەڵێ بەڕێزان سڵاتان لەبێ فەرمو بەردەوامین لەگەڵتان. بەڕێز حاجی کاروان وەک وەندام پەرلەمانی کوردستان لە لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، ئەم خڕوقاتانە هەموویەتی یا شتی لەمە زیاترە یا چۆنە؟ ئەگەر ئەوەن دەبێ ببرن سەرەتا سوپاس ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو ئامادەبوان و کاک شاخەوان و کاکرێبار وە جەنابشت خۆزگە بۆ شتێکی تر کۆبوونایەتەوە لێرە. من خەمی ئەو گەنجانەمە کە لە دەوروبارمان کۆبوونەتەوە ئێمانان و حیزبەکان و خەممان خەمی ئەمان بواە و خەمەکەش بۆ ئەوانە ئینشاءڵڵا لە مستەقبەلە. بەداخەوە یعنی باوەڕ ناکەم کەس نەبێ هەست بە تازیێباری نەکە لەم بارودۆخەی کە تایە ئەژین. ئەم خروقاتانە گەر هەر ئەوەن دەبێت یعنی منواتە سەورەکەم دوو ئەوەی تر هەیە لە پشتی کامیرەوە، هەم ئێستا هەم لە ڕابردووشە. یعنی ئەگەر خروقاتی قەدیم لێ بدەینەوە هەم لە زمانی بەعسا بۆ ئێستاکە ئێمە ئەو هەموو ئەنفالە ئەو هەموو سجنە و هەموو ئیعداماتی کە کراوە لەمە زۆر زۆرترە بەڕاستی. یعنی بەڕێوەبەرەتی شەهیدان و ئەنفالیش سوتا. بەڵێ بێگومان قەزدم لە چی دێ ئێمە وەکو میلەت خروقاتی گەورەمان بەرامبەر کراوە. ئەمە کۆتا زنجیرەش نییە واتە سەوڕەکەم. ئەمە لە بیدایی ئێمە لەگەڵ هەموو ڕژێمە یەک لە دوایەکانی حکومەتە عێراقیەکان بە هەر هەمویانەوە معاناتمان بەدەستیانەوە بووە، بەڵام بەداخەوە کامیلە تەوسیقی نەکردووە. یعنی بەشەر تەحملی بینینی ناکە وەک هۆلۆکۆست و فڵان و فیساریش نییە. ئەمە لەلایەکی تر ئەگەر ئەمانە تەوسیقن، بەڵام ئەگەر ئەوە مهمە ئێمەی پەرلەمانتار وە پەرلەمانتارانی عێراقیش ئیشی لەسەر بیکەن بە مەلەفێک بدەنە حقوقی ئینسان، بدەنە UN، بدەنە منەظەماتی عالەمی کە بەجددی ئەمە خروقاتە. بەڵام ئەوەی کە خراپە خروقاتێکی دەستوری لەمەیە هەیە. طبعا حەشدی شعبی جەناب ئیشارەت پێدا من خلاف مەبوو لەگەڵت. حەشدی شعبی یعنی خلافی دەستوری عێراقی نییە چونکە لە پەرلەمان دەنجی پێدراوە. ئێمە ئەمڕۆ ڕۆژی دانپێنانە بە غەڵەتەکانی خۆمان. نانامە بەستم ئەو هەڵواسینی ڕسمەکە ڕسمەکانی سەرکردەی دەرەوەی ئەم وڵاتەوە خلافی دەستورە نەک ئەوە کاک ڕەنج خۆ نەک لێرە لە بەغا بە ئاشکرد هەڵواستراوە لە بەغا بڕۆ لە شارەکانی تر ڕسمی خامانەیی و خومینی و فڵان و فیزار هەر ئەسڵەنەی لە عێراقانی ئەوە ئێمە من و تۆ ئێساکە ئەوەکەین. یعنی لەبەرەوە لای ئەوان حاڵەتێکی طبیعی ئەم بابەتە. بەڵام مەبەستەکەم لەوە دێ یعنی پرسیار لەسەر خودی حەشدی شعبی و کە بێتاوێ تەوان بە هیچ شێوەیەک قەرار نەبوو ئەوە دەستشلی بۆ بکرێت لەلایەن هاوپەیمان و حکومەتی عێراقیشەوە. بەستەمانەوە نە حکومەتی عێراقی نە فڵان هیچ حیساب بۆ هیچ کەسێک ناکەن بۆی ئەو خروقاتە کراوە. ئێستاکەوەی کە گرنگە ئێمە بتوانین لە هەم لە ڕووی دەستوری لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسی بتوانین ڕێ لەمە بگرین. و بۆ معلوماتی جەنابشتان یان دڵتان بە شتێک خۆش بێ
دوای ئەوەی کە ئەم خروقاتانە کرا لەلایەن حەشدی شعبیەوە خروقاتی دەستوری و یاسای و قانون لە دەرەوە پێی ناشرین بوون حکوومەتی عێراقی ئێستاکە سەحبیان پێیان کردووە وایانە سەحبیان پێ بکەن لەناو خەڵک چونکە بەجددی جەرائیمی زۆر گەورەیان کردووە بۆی ئێستاکە ئەمریان بۆ دەرچۆ بچنە دەرەوەی ئاوەدانی شارەکان. باشە یعنی لە هەندێک ناوچە ئەگەر کشاونەتەوە پەیوەندی بە خروقاتەکانیانەوە هەیە پەیوەندی بە ماسمیدیاوە هەیە کە ئەم خروقاتانەی خستۆتە ڕوو هیچ شتیان نییە تاسیراتی ئێوە وەکو ڕوودا و قەناتەکانی ترەوە ئەو ئەتوانم بڵێم سوشال میدیا زۆر تاسیری هەبوو زۆر شکاوتەوە سەریان زۆر پێی ناشرین بووینە تەمان ئەوان ئەیانەوێ ئەم عملیەی کە کراوە لەژێر ڕکێفی ئەو عملیە عسکەریە کە بە تەنسیق و ئەتوانین بڵێ بە سەرپەرشتی یعنی دەوڵەتێکی ئیقلیمی کراوە ئەیانەوێ لەژێرەوە دەریکەن سەرف بیکەن حکوومەتێکی ینی کارێکی حکوومەتی عێراقی دەستوری یاسایی بەڵام بەردەوام عیبادی لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکانیا جەخت لەوە کاتەوە کە ئەمە باسی تەبایی و عەزت نەدانی خەڵک و استیزاز نەکردنی خەڵکەکە ئایا ئەمە ئێستا ئەو دیدەی دروست کردووە لە دەرەوەکە فعلا تەناقضاتێ لە بینی تەسەڕوفات و لە بینی قسە نەرمەکانی ناو پرس کۆنفرانسەکان کاک ڕەنج ینی ئێمەی کورد ئێستاکە ینی معاناتی مایان بەدەست حەشدی شعبیەوە لەم دووسی ڕۆژەیە ئەی تۆ چەند ڕۆژە چەند ماوەیە کە حەشدی شعبی کە بە مەهانەی شەڕی داعشە و چی بە سونە نەکردووە وەکو کەرکووکیەک ئێستا لەو ناوچانە لە دووس لە کەرکووک بەس بەتەنیا کوردەکان نیگەرانن نەخێر من ئەمڕۆ ینی ئێوارەت سعاتی پێش بێمە بەرنامەی تۆ لەگەڵ برای خۆم لەگەڵ کەس و کار و برادران لێو قسەم کردووە یعنی خەڵک لە قیمەی ئیستیفزازاژێن بەڕاستی بەسەر جادەیە دێن خەڵک زۆر ئیستیفزازەکەن قسەیان پێ ئەڵێن یعنی شیعاراتی زۆر خراپ ئەڵێن یعنی هاتوونە کە ئەنەما خوێنی حوسێن لە ئێمە بسێنەوە باشە پرسیارێک بۆچی بەس بەتەنیا تەرکیز لەسەر کەرکووک و دووزە بەڵام ئێمە بۆ خۆمان نەزانین لە مەخمۆر ئەی لە شنگال ئەی لە سنوونێ ئەی لەم شوێنانە بۆچی لەوێ خروقات نییە کە ئەزانی کەرکووک ڕەمزە ینی کەرکووک گەورەترین شنگال بۆ ڕەمز نییە ڕەمزە بەس لەوێ عفۆن لەوێ ئەمان وەک بڵێ خروقاتەکانی لە کەرکووک کردووە پێویست ناکە لەوێ بیکەن لەوێ بازێکی تر خوێندنەوەی تری ئەمە پەردەپۆشکردنی خروقاتە لە شنگال یان فعلن نییە بازێکی وایە بەڵام بازەکەی تری جەنابتان ئاگاتان لێ بوو حەشدی شعبی بازێکی برادران یەزیدی لەگەڵە ئەوانەی کە هاتوون لەگە حەشدی شعبیە یاعتیباراتێکیان بۆ ئەو منتەقەیە دانا و اعتیباراتێکیان بۆ خەڵکەدا تۆ لە ئەندام سەرکردایەتی و مەکتەب سیاسی پارتیە گیان یەکێتیە کە سیراعانەیە فەرقەیە بۆ من لەبەردەم خوا و ویژدانی خۆتە پەردەپۆشەکرێ یا لەوێ عەزێتیان ناون نەمزانیوە من بەش بە حاڵی خۆم لەوی هیچم نەبینیوە و کەسیش تا ئێستاکە لەوانەیە کاکشاخوان لە من شارەزاتر بێ وەرەقێکم بۆ هاتبێ سەرکیس بەس بە زۆری لەسەر دوو زوو کەرکووکە ئەی شنگال ئەی مەخمور خەڵکی ئەو ناوچانە چۆنەوەسان زۆر سپاس بۆ جەنا بدووە بۆ میوانە بەڕێزەکان بۆ ئەو بەڕێزانەی کە لێرن سەرەتا سەری ڕێز و نوازش بۆ شەهیدانی 16 ئۆکتۆبەر و تەمەنای شیفا بۆ بریندارەکان و سوپاسی خەڵکی خۆڕاگری کەرکووک کە هەمیشە بەشمەینەتی یاخود وەسعی ئەوانەوە بۆ کە یا دەبێن فال بکرێن یا دەبێ بکوژرێن یا تەرحیل بکرێن یا بە تەقینەوە بۆم شەهید بکرێن و ئەم ڕۆژ لە دوای 16 ئۆکتۆبەر خۆناغێکی تری سوکایەتی پێکردن و شکاندنی شکۆی ئەوان دەستی پێکرد لەسەر دەستی حەشدی شابی و سوپای پاسداران و دەستگا ئەمنیەکانی عێراق دیارە لە دوای ئەو ڕووداوە ئێمە زۆر باسمان لەوە کرد هۆکارەکانی ئەوە کە داگیرکردنی کەرکووک ئێستا لە دەرەوەی تەحلیلی سیاسی جارە معاناتی ئینسانی اینجا کاتمان زۆرە لە پرسیارەکەم بە دیاری تێگەم لەوێ باسی کەرکووک و دوو زۆر قسا کرێت حتا تەفسیری سیاسی بۆ باسی سنجار ناکرێت جەناب باسی معاناتی خەڵکی شنگال من حەقی ڕەهەندە سیاسیەکەی لە شنگال بەو شێوەیە نەبوو کە ئەوان بە شەڕ بچنە ژوورەوە یاخود بە شێوەیەک نەبوو کە ئێمە لە سنجار چوار جۆرە هێزی یەزیدیمان هێزی یەزیدیمان سەر بە حەشدی شعبیە هێزێکی یەزیدیمان هەیە سەر بە هەرێمی کوردستانە هێزێکی یەزیدیمان هەیە بەشێکیان سەر بە هەرێمن و بەشێکیان سەر بە خۆن هێزێکمان هەیە سەر بە پەکەکەن پێش ئەوەی کە ئەوان بێنە ژوورەوە جۆرە ئیتیفاقێک لە نێوان سەرجەم پێکاتە یەزیدیەکان کرا بۆەوەی کە شەڕ لەوێ دروست نەبێ و ئەو وای کرد جۆرێک لە دەستێوەردانی بەشێکیان لە تاڵانکردن و لێدانی خەڵک نەبوو وەکەوەی کە لە کەرکووک ڕوویدا لە کەرکووک بە حکمی ئەوەی کە حەقێکی پێشینە هەبوو لە بەرامبەر خەڵکی کەرکووک و دەیانیست بە عەمدی شکۆی خەڵکی کەرکووک بشکێنن
ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا کارەساتێکی ئینسانی گەورەی لێکەوتۆ لە دوای 16 ئۆکتۆبەر دەمەوێت لێرەوە بابەتێک باز بکەم کە بەداخەوە زۆر لە لایەنەکان تەرکیز لەسەر ئەوە ناکەن کە زۆر جا باس ئەوە دەکەن کە ریفراندۆم هۆکار بووە پار ساڵ لە 21 دەی 2016 هەمان ئەم پلانە بوو بۆ معلوماتی جەنابەت هێزێکیان برد لە ناوچەی بەشیرەوە هێنان بە ناو داعشۆ داخلی کەرکووکیان کرد یعنی من سعات 5 گەیشتمە کەرکووک داخلی شەڕەکە بووین لە سعات 7 بە ئێمەیان گوت هێزێکی عێراق و حەشی شعبی هاتووە لە دووس خورمات و لەوێ کەرکووک ڕزگارکە کە کەرکووک گەشتا نەگیرا بکەواتە ئەویش بەرنامێ و بەڵام ئەو کات بۆیان نەچوە سەر لەبەرەوەی خەڵکی خۆڕاگری کەرکووک پلانەکەی لە گۆڕنا بەڵام هەر ئەو کاتیش هێزەکەیان داخل کرد بە بیانووی پاراستنی گەڕەکی تسعین و گەڕەکە شیعەنشینەکان بووە هۆکارێکە کۆمەڵێک هێزی شیعیان داخلی کەرکووک کرد ئەم پلانە پلانێکی لە مێژوویە ئەم وێنانەی کە پیشانماننا تا چەند من ناڵم زەمیر چونکە بەڕاستی دوای ئەم ڕووداوانە من خۆمەکو ئینسانێکی کورد وەکو ڕۆژنامەنووسێکیش گەشتومەتە ئەو قەنەعەتەی لە سیاسەتا زەمیر نییە بەڵام تا چەندە جموجۆڵی لای کۆنسڵخانە و باڵێۆزخانەکان دروست کردووە کە ئەرشەفەی و خروقاتانە بکەن طبعا بۆ معلومات جەنابەت بە ئەرکی ئەخلاقی خۆمەکو نوێنەری پارێزگای کەرکووک بینیوە لە یەکەم ڕۆژ لەگەڵ نەتەوەیەگرتوەکان لەگەڵ باڵۆزخانەی ئەمریکا لەگەڵ هەموو ئەو لایەنانی کە معنین باڵۆزخانەی تورکیا بۆ بەدی کۆمنتکردنی ئەو بابەتانە ڕۆژانە لەسەر خەت بوونیانی من ئەمڕۆ تۆزێ مەشغوڵ بووم بە حکمیەوەی هەندێک ماڵمان مابووە تا جێگامان بۆ دابینکردن تا عسر من ئاگام لەوان نەبوو عسر نوێنەری باڵۆزی ئەمریکا تەلەفۆنی کرەوتی ئەمڕۆ بەڵگەکانی ئەمڕۆمان دەوێت کەواتە بە لە حەزات ئەوان متابعە دەکەنەوە لەبەر ئەوەی ئەوەندە بە دقیقی دیکۆمنتەکانمان پێداون بۆ نمونە ئەم خەرقە لە فڵان گەڕک کراوە ئەم هاوڵاتیە لەوێ شکۆی شکێنراوە ئەمە لەوێ لێیدراوە ئەمە لەوێ بریندار کراوە تهدیدی شوێنەکانمان کردووە لەلایەن چ فەسیلێک ینی بۆ نمونە کە ئێمە وتمانە فەسیلەی خوراسانی لە فڵان گەڕەکە لە ناو فڵان بارەگای پارتیە ئەو مەفرەزەیە کە سوکایەتی بەم هاوڵاتیە کورد لە فڵان بازگە سەر بە فڵان فەسیلەی حەشدی شعبی ئەو وای کرد مزداقێتێک لەلای ئەوان دروست بوو و ئەمڕۆ ئەوان تەلەفۆنیان کردیان ئەمڕۆ دیکۆمنتەکانتان بۆمان نەناردەکەواتە بەجددی ئیشی لەسەرەکە دوایە بۆچی ئیشی لەسەرەکەن ئیستثماری سیاسیەکەن سبەینە طبعا بۆ معلوماتی جەنابەت ئەمریکەکان هەست دەکەن فریو دراون بۆچی ئەوان پێیان گوترا بوو ئیتیفاقێک کراوە ئێمە بچینەوە ئەو ناوچانەکەیوان و معسکەر و بەبێ ئەوەی کە لەگەڵ پێشمەرگای پێکدادانێ دروست بیا خود بچینە ناو شار بەڵام ئەوان کە بینیان لە ڕۆژی 16 ئۆکتۆبەر لە پێشمەرگە درا پێشمەرگە لە شار دەرکرا ئاڵای کوردستان سوتێنرا لە هاوڵاتی کوردرا تعدا لە بارگاکان کرا بارگاکان سوتێنرا و لە جیاتی سوپا حەشی شعبی داخل بوو ئەو پلانی کە هەبوو دەبوو حێزەکەی حەشی شعبی ئەمە تەحلیلە یا معلومە نەناو معلومە من تەواوی ئیتیفاقەکەم لەلایەن پێشتریش باسم کردووە ئەمە بەستم پەیوەست بە باڵۆزخانەکان کە ئەرشەفەی دۆکۆمنتەکان ئەمە معلومەیە و ئەوان باسییان لەمە کردووە ئیتیفاقەکەەوە بوو هێزەکەی حەشی شعبی لە ناوچەی ڕەشاد بمێنن تەنها وەکو ئیسنادێک ئەگەر پێکدادانی لەگە سوپای عێراقیا دروست بوو بەڵام هێزەکەی حەشی شعبی پێش سوپا داخل بوون و بۆ معلوماتی جەنابەت یانی ئەوەی کە ئەوان ئەو فترەیە کردیان ئێمە لە ماوەی 13 ساڵی ڕابردووە تا ئێستا یەک بارەگای لایەنێکی سیاسی نەسووتێنراوە ئەوان لە ماوەی 24 کاتژمێرە زیاد لە 40 بارەگایان ئەمڕۆ یوئێن ئەڵێ بارەگای بەرەی تورکمانیشیان سووتاندووە بارەگای کۆمیتەیەکی نیشتیمانی بارەگای تورکمانەکان بارەگای ئاسایی بەرەی تورکمانی نازانم بەڵام بەهی تورکمانەکان ئی ئەوانیش بارەگای پارتە تورکمانەکان حیزبەکانە ئەوانیش پارتە تورکمانەکان بارەگای کۆمیتەی یەکێتی لە گەڕێکێکی تورکمانی بارەگای سەرجەم بارەکانی پارتی دیموکراتی کوردستان من ئەندامی پەرلەمانی عێراقم لێرەوە لە ڕووداوە باسێکن کە باسم نەکرۆ نەمیشتە ببێتە بابەتی من حەسانەی دیبلۆماسیمێ بارەگاکەی من ئێستا لە شەقامی ئەتڵەس حەشدی شعبی تێدایە کەواتە ئەوان بە تەواوی ئەو ئیتفاقیان شکانووە و بۆ هەدفێکی سیاسی هاتبوون هاتبوون شکۆی کورد بشکێنن ئێستا هەلومەرجەکە بەڕای نەک بەڕایتەوە بە پێی زانیاریەکانت چۆنە ڕاستاڵێن تەنانەت قایمەی مەطلوبین هەیە یعنی بچنە سەری ئەوە حاجی سرم بۆ لێکە هەیە بەتاکید چییە مەسەڵەن کیانەوێت چیانە بۆ دوای کێوە چونە کۆڵانەکەمەدینەوە بگرانە هاوڵاتی غیری هاوڵاتی ئەوەی مەسوولێتی ئەبووگورەکە شاخوان یعنی ئەوەی مەسوولێتێکی بێ ناوێکی هەبێ بە تایبەتی ئەوەی کە دەستی هەبێ لە مەسەلەی ڕیفراندۆم ئەو بابەتانەوە هەر هەمووی ئەو هاوڵاتیانی کە ئەوانیش وەکو ئینتیقامێک ینی هاوڵاتی نالێم سادە زۆر سادە ئەوانەی کە دەنگێکیانە بێ ڕەنگێکیان ماڵەکەی حەشدی شیعاتە ناوی تاڵان کرا ئەی چەند کەسێکی تر هەر قایمەیان لەلایە اینجا کاکڕانج ئێمە جگە لەوەی ئەوانەی بارز بوون چوونە سەر ماڵەکانن ئەمە ئێمە قەیناکە بڵین باجی ڕیفراندۆمە دەین باجی ئەوە دەین کە نوێنەری ئەو خەڵکەین زیاتر زەق و بارزین
بەدەر لەوانە ینی لە بە ئەمڕۆ لە بازگەی هەولێر و بازگەی سلێمانی بەدەر لەوەی پرسیار لێکرێت تۆ پێشمەرگەی تۆ پارتی تۆچی وەست تەفتیشی سیارەکەی تەعەن هاوڵاتیەک دوێنێ لەسەرچی دارکاریان کرد لە سەیتەرەی سلێمانی لەزگەیەکی بچووک بە جامەکەی وە پێی نەزانانی ئەوکانی تری شاردووەتەوە لەسەر ئەو لەزگەی لە پێشە ئەو هەموو خەڵکە ئیهانە لێدان دارکاریکی باشیان کرد لە ناو جادەکە ینی ئەوەی ئەمڕۆ پرسیاری چیەشیان کردووە کابرایەک هەوێکەی دەرکردووە کە ناسیارە وتبی تۆ جنسیەکەت خەڵکی دووزە لەسەر ئەو ڕێگای نەدا بچێتە ژوور دوای تەیسەکەنی بۆ دەرکە و ڕاستە من خەڵکی دووزم بەڵام خەڵکی کردنکەواتە حساسیەتیان لەگەڵ خەڵکی دووزی شاهێنەک ئەوەی کە کوردبی دەبێت کورد دەبێت پێشمەرگە نەبی دەبێت پارتی ئای سەبارەت بەو گەنجانەی کە ئیتر بەڕاستی گەیشتۆتە تینیان و ڕۆژانەی بینی لە میدیاوەکە ئستفزازە بن یعنی نوعێ لە ڕاچەنینیان دروست کردو ئەگەر نەش لەم ڕاپەڕین کاگرانج خەڵکی کەرکووکی قارەمان دوو ریسالیان لە ماوەی 24 کاتژمێرە بە هەموو دنیادا و بە عێراقیش و بە حەشی شعبیشدا ریسالی یەکەم ئەوەیە کاتێک کە تۆ ئیسفزازی منەکەی من ڕاپەڕم لە دژ نایڵم لە دژت بم کە تۆ ئیسفزازی منەکەی لە خانەقی لە کەرکووک کە تۆ ئیسفزازی منەکەی منیش نایڵم تۆ لە ناوچەکانی منابی ئەو ڕاپەڕینێک بوو و تەقیەوە بە دەموچاوانە بۆیە ئەو ریسالەی دووەم چی بوو ریسالەی دووەم ئەو کۆچڕەوەی کە دوێنێکرا لە کەرکووکە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان میزداقیەتی ڕیفراندۆمی 25 مانگی ئیسپات کردەوە ئەوە تا خەڵکی کەرکووک ئەوێ لەگەڵ کورسانە بژێت نایەوێت لە ژێر دەسەڵاتی عەرەبا بژێت ریسالێکیش بوو بۆ عالەم خەڵکی کەرکووک نایەوێت چیت لەگەڵ عەرەبا بژێ کورد نایەوێت لەگەڵ ئەوانە بژێ سپاسە دەکەم بەڵام بەڕاستی من ئەوەم بەلاوە سەیرەکە سەرکردەی سیاسیە بینم بە گەنجێکی بێچەک کە تیشەرتێکی لەبەرە ئەوێ پەلاماری دەبابە بات بەڵام خۆی لە دوورەوە پەمپی ئەوەیات ئەوە پرسیارە لە لای خەڵکێکی زۆر لە کاتێکا کە ئایا بۆچی داوا لەوە کرێ بۆچی پەرچەکردانەکان بە قەدەر ئیهانەکان نییە لە لای کورد بەڵام ئەساچمە لای کاک ڕێبوارتا لە ناو کەرکووکەوە جەنابیان بێگومان ئەیناسن کە بەڕێزیشان ئەندامی پارلەمانی عێراقن لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو ڕێزم بۆتەیە مامەستا ڕێبوار لەوێ چییە گوزەرە ڕێزم بۆ جەنابێت بۆ میوانە بەڕێزەکانت کادرانج لە سواز حقیقت من نامەوە قسە لەسەر ئەوەی بکەم بە هیچ شێوەیە ئەمە چۆن ڕوویدا بۆچی ڕوویدا و چێ هۆکارە چێ هۆکار نییە دەبێت ئێستاکە هەموو پیادەکانی کورد هەموو سەرکردایەتی سیاسی کورد و هەموو حیزبە سیاسەکانی کوردستان ئەوە بەلا بکەین هەمووان پێکەوە بیر لەوە بکەینەوە چۆن کەرکووک بپارێزین و چۆن تەقامگیری و ئەمنیەتی کەرکووک و چۆن وای لە بکەین بەدەست بێنینەوە بە حقیقت واز لە پیهامکردنی یەکتری بێنین و لە هەمان کاتشا واز لە پروپاگەندە و ئیشاعاتیش بێنین و پێش دەڕین ئەو حقیقەتی کە ئێستا بەسەر ئەم میلەتەمانە هاتووە یان ئەم ڕووداوی کە ئێستا بەسەر میلەتەکەمان هاتووە بە تایبەتی دانیشتوانی کەرکووک و ناو سەداوراوەکان بە عەقڵ و مەنطق و بە حکمت تەعاملی لەگەڵ بکەین ئەمڕۆ کە سوپایەک هەیە کە سوپای حکومەتی اتحادی فدراڵە وهروەها هێزی دیکە هەیە کە ناوی حەزبی شەعبیە و پۆلیسی اتحادیە ئەوانە عەدەدیان حەشت ئەوانە عەدەدیان زۆرە و عودیان هەیە و سەد و تەقەمەنی زۆریان هەیە کاک شاخەوان خۆی لە لژنەی ئەمن و دیفاع دەزانێت کە ئیمکانیەتی ئەو سوپایە چییە لە هەمان کاتە سوپایەکی دیکە هەیە کەوا هێزی پێشمەرگەی کوردستانە کە لە کەسوکارەکانی جەنابمان و هەموو لایەکمان دروست کراوە و دەزانین ئیمکانەتی ئەو پێشمەرگەی چۆنە ڕاستە ئێمە عەقیدەی سەربازیمان هەیە ڕاستە ئێمە ئیمان و بڕوامان بە خاک و لەتەوە هەیە بەڵام ئەمڕۆکە شەڕ بە چەک و تەقەمەنی باش دەکرێت بە ئەسلحەی پێشکەوتوو دەکرێت بەداخەوە هێزی پێشمەرگەی کوردستان بە تەواوەتی مەحرومە کاک شاخەوان بەڵێ کاک ڕێبوار بەڵێ کاک ڕێبوار وەکو ئەندام پەرلەمانێک من بەڕاستی لە دوای هێن یەکەم بەرنامەیە کەم بە سەراحەت پێتەڵێم وەکو هەر ئینسانێکی کورد منی ژەوەندە نیگەران بووم ئەندام پەرلەمان تااقەتم هەیە مقابلەی بکەم بەڵام بەڕاستی سیاسیەکانی ئەم وڵاتە حەز ناکەم مقابلەیان بکەم بەڵام ئێوە ڕاستەوخۆ نوێنەری ویژدانی خەڵکن هیوادارم لە ململانەی حیزبی و ئەمەی ئەمڕۆ تێوە نەگلێن کەستان هەمووتان بە ویژدانی خەڵکە قسە بکەن بە بەرپرسارەتی ئەخلاقیەکەەوە قسە بکەن ئەو ڕۆژەتان لەبیر بێکە خەڵک چۆن مەسەلەن شەڕی ئەکرد بۆ ئێوە و پەنجەیە کرد بە مەرەکەبە یعنی لە دەرەوەی ململانە حیزبیەکان و ئەو شتانە ئێستا چی بکرێ چونکە بەڕاستی دەنگۆ هەیە کە خەریکە ئستثماری ململانەی کورد بکرێ
کورد چەندە لە شکستی ڕیفراندۆمە ترسێ ئەوەندەش لەوا ترسێ چی بکا کورد بۆ ئەوی لە دەرەوەی حساسێت بەخۆدا بچێتەوە کاتڕەنج من بە خۆمەمە ئەمڕۆ کەسێم چوارەمین ڕۆژە ماڵ و منداڵی خۆم نەبینیوە لە کەرکووکم و لە بارەگایەکی بە حقیقت پێڵێن ماڵ و منداڵەکەشم لە نێو کەرکووکە دانیشتن بەڵام بۆچی لێرانم من دەمەوێت ئەوەی کە دەزانم کە هاتووە گاڵتە نییە و ئاسانیش نییە و من نامەوێت لێرانە شوە قسە بکەم کە بلم سەرکردایەتی سیاسی کوشکردی هێنا یان هەڵەیان کردووە من هاوڕام لەگەڵ هەموو قسەکانی تۆ بەڵام ئێمە دەبێت لێرانە لەم مەرحەلەیە کەرکووک یان ناوچەکانی دیکەی دەرەوەی کوردستان بپارێزین و بەقل خەسارەت ئێمە لی دەرچین برای خۆم لە کەرکووکەوە بانگەوازی ئەخلاقی و کوردانەت چییە بۆ کورد بۆ ئەوەی کە فعلا دەبێت کورد بە حقیقت سیاست بکە و دەبێت کورد بە حقیقت تەماشای خۆی بکە و بە حقیقت تەماشای هێزی خۆی بکە بەرامبەر بە حکومەت و بەرامبەر بە وڵاتانی دەوروبەری و دەبێت بە حقیقت تێبگا کە موامەرەیەکی ئەقلیمی هەیە دووەلی هەیە بەرامبەر بە کوردستانەکەمان و دەبێت سیاسەکانی کورد و کوردەکان هەمومان لەوە تێبگەین کە ئێمە لەژێر ئەو موامەرە قورسەیە ناتوانین بە منافەسە و بە تەحەدی لی دەرچین دەبێت ئێمە سیاست بکەین دەبێت ئێمە گفتوگۆ بکەین دەبێت ئێمە حیوار بکەین و بە سیاست و بە حیوارمان بتوانین دەستکەوتەکانمان پارێزین و بتوانین ئەوەی کە بەدەستمان ناتوە بەدەستی بێنین و میلەتەکەمان ئێستا حەشدی شەعبی زۆرە لەوێ حەشدی شەعبی یان وەکۆی حەشدی شەعبی بە حقیقت هەموو فەسایلەکانی هاتوون بەڵامێتی ناشارمەوە من 3 ڕۆژە دانیشتنیان لەگەڵ ئاکەم و دانیشتنی لەگەڵ حەزی شەعبی لەگەڵ سوپاکانی تر دەکەم لەبەر ئەوە نییە کەوا من بە ئەوانم پێخۆش بێیان ئەوانە خۆشەویست بن لای من لەبەرەوە لەوە تێگەشتوم کە ئەمانە خەتەرن بەسەر میلەتەکەمایە لەبەرەوە تێگەشتومە کە ئەمانە زەرر بە میلەتەکەما ئەگەن نەگەر لێرە بمێنەوە دانیشتنەکانی من لەسەر لەو ڕوانگەوە دەبێت کەوا بتوانین بە زووترین کات دەریان بکەین و ڕسائلی حقیقیمان داوەپیان و دەرئەنجام توانیمان لە 1970 حەزی شەعبی لە نێو شاری کەرکووکە لە دوێنێەوە دەست بە سەحەبکردن بکەن هەرچی حەزی شەعبی ڕێکخراوی بەدر هەیە کە جەماعەتی هادی عامرین کە یەکەمین هێزی حەزی شەعبین لە هەموو ڕووەکانەوە هیچیان ئەمڕۆکە لە سنووری دیاری شاری کەرکووک نەماون و چەندین فەسائلی دیکە ئەوەی کە ماوەتەوە سێ بارەگای حەزی شەعبی تەنها لە کەرکووک ماوەتەوە ئێستاکە باشە وجودی پێشمەرگە لەوێ نادەستوریە کاک ڕێبوار نەخێر پێشمەرگە بەشێکە لە منزومەی ئەمنی دیفاعی ئەم وڵاتە ئەی بۆ ناگەڕێتەوە پێشمەرگە بۆ ئەوە لەبەرەوەی سیاسەکانی کورد دانیشتونە دەیانەوەی عبادی خۆی بێتەفاومیان لەگەڵاتە هەنگاو نانێمە پێشەوە اتفاق بکەن هەنگاو نانێن اتفاقی سیاسی و اتفاقی عسکەری نوێ بکەن کەواتە تەشجیعی مفاوەزاتەکەی لەگەڵ بەغا لەم قۆناغەدا بەڵێ دەبێت مفاوەزاتێکی ڕاستەقینە بکرێ واز بە منافەسە و تەحەدیات بێنین ملەتەکەمان ژیانیان لە خەتەر و لە مەترسیدایە دەبێت مفاوەزاتێکی ڕاستەقینە بکەین لە پێناو پاراستنی دەستکەوتەکانمان لە پێناو پاراستنی ملەتەکەمان باشە لەکوێوە دەست پێ بکرێ بۆی هەموو لایەنەکان بەیەکەوە ئەگەر قەرارەی رێ شەڕکەن بەیەکەوە شەڕکەن ئەگەر قەرارەی رێ مقاتعە بکەن بەیەکەوە مقاتعە بکەن بۆ ئەوەی کە کەس نان و پیاز بەوە نەخوا کەس اتهامی ئەوە نەکا بڵێ بۆ فلان لەوەیە فلان ناڵم بچێ بۆ فلان ئەوێ بچێ فلان ناڵە بچێ خۆتە زانی بەڕاستی ئێستا فەزای سیاسی کوردستان پڕە لەم جەدەلانە تۆ وەکو وتم لە دەرەوەی ململانێ ئێستا پێشنیارت چییە لە کەرکووکەوە چی بکرێ هەنگاوەکان چی بن من دەزانم ئەم مەترسیەکی ئاسان نییە بەڵام لەگەڵ ئەوەشا دەتوانین کەی پەڕێنین بە ئاسانی یەکەمین شدواز لەم ئەعلام و دژایەتیکردنی یەکتری بێنی و نیۆ ماڵی کورد ڕێکەینەوە کورد هەمووان ڕوو بکەین لە بەغدا مفاوەزاتێکی ڕاستەقینە بکەین ناکرێت لایەنێکی سیاسی بڕۆ لایەنەکانی دیکە نیە دەبێت هەمومان پێکەوە تکایە من ئەو تکایە دەکەم لە هەموو سەرکردایەتی سیاسی کورد هەمووان پێکەوە باشە ئێوەی پەرلەمانتاران لە دەرەوەی لۆجیک و لەبەر خۆتە زانی تۆ گەنجیت من جارێکی تریژ وتم لەوانەیە هەندێک لە سەرکردە گەورەکان پێیان ناخۆش بە داوای لێبوردنەکەم بەڵام خۆتە زانی ئەوان شەڕی کۆنەقینیان زۆرە ئەوان دوو گوندیان بەدەستەوە بووە شەڕی ناوخۆیان کردووە ئەوان پێش بیرە نەوت شەڕی ناوخۆیان کردووە بەڵام تۆ مەسەلەن حاجی کاروان کاک شاخەوان کاک موسەنا ئەمین کاک ئارام هەمووتان گەنجن کاک ئارێز یعنی گەنجن بارگاوی نەبوون بە حەقدە تاریخیەکان ئێوەی پەرلەمانتاران بۆ مووقیف وەرناگرن جارێک لە دەرەوەی نەفەسی حیزبەکانتان پلانێکی سەرتاسەری دابنێن و ئەم جارە با گەورەکان دوای بچووکەکان بکەون بەردەوام بچووکەکان دوای گەورەکان کەوتون پاش ئەم ناوبڕەوەڵام من بیتەوە سپاست دەکەم. لەگەڵ
لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیاس. وەستا وەستا مشتریە خەریب بوو بێت. ئەکبەر خێر بێ جوانی تۆ چۆنی بەسە سەرچاکن لێرە بووە سۆڵە کەسی بیۆ نییە دەنگەیەتەوە لە بەهنوویە کەس ناتوە ئێستێکمان چاکردووە کوری جەناتۆ دوو قسە لەگەڵ شتەکەمان لێ گەورەمەکە عزیز ئێستا بە مۆفەرەیەت دەمێ باڵانسە بەسیاکەم بۆ خۆ تا بێتاقەتە قسە لەگەڵ برادەکانم هەر تەلەفۆنەکەت بەخرەوە ئینجا پاکێجێکی سپیدوت هێمێ بەنیوە قیمەت هەر بەم مۆبایلی خۆ پێیجێکە وەکەمەوە دوو ڕستمی دوکانەکە و پۆستکە خەڵک ببینێ ئەوە بە خەڵک زانێت تۆ نیشەکەی عزیز اینجا زانە دەلاکخانەکە و بەرناکەوێ دەقەبێ بەرامبەرەکانی شمێرنە چییە؟ ئەستێرە 350 پەنجەرە لێ بۆ منیش 5 ئۆفەری تایبەتت بە خۆت بۆ دێنە لە هەچ کات و لە هەچ شوێنێک عزیز تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بە خەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەڕوونی و پاکیەکەی سازگار و تەندروست ئاوی لایف لە دڵی سروشتەوە بۆ تەندروستیت. زانکۆی جیهان بەخێرهاتنتان دەکات بۆ ساڵی تازەی خوێندن. قوتابی خۆشەویست ناونووسین دەستی پێکرد لە هەرسی شارەکانی هەرێمی کوردستان، هەولێر، دهۆک، سلێمانی لە چەندین بەشی جیاواز هەموو پێداویستیەکان بۆ قوتابیان دابین کراوە. زانکۆی جیهان بە متمانەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی عێراق. زانکۆی جیهان کوردستان ئاوەدان. بۆ ڕێکلامکردن لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندی بکەن بە دیابین ئێژانسی بەم ژمارانەی خوارەوە 0750 133 44 33 0770 252 11 11. هەواڵەکان بە سپۆنسەری ئاوی لایف. سڵاو ماک ماسە ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا ڕێگەیاند کوردستانێکی بەهێزیان دەبێت لە شوارچەوەی عێراقدا و ئاماژەی بەوەشدا کە بە گرنگیەوە دەڕوانە هاوبەشی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان. ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا وا ڕاشگەیان سەرۆکی ئەمریکا عێراقێکی ئارامی دەوێت کە دوور بێ لە ئێران و جەختی لەوە کردەوە کە پێویستە. ئێران میلیشیا شەکدارەکان بۆ تێکدانی دۆخی ناوچەکە بەکارنێنێت و گوتیشی ئەمریکا ئاوسۆزی بۆ گەلی کورد و عێراقیە. کۆمپانیای ڕۆسنەفتی ڕووسی جەخت لەسەر جێبەجێکردنی پرۆژەکانی لە هەرێمی کوردستان دەکاتەوە. ئیگۆر ساچین بەڕێوەبەری جێبەجێکاری ڕۆسنەفت ڕەتی دەکاتەوە هیچ هۆکارێکە بێت دوابکات ڕۆسنەفت لە هەرێمی کوردستان و بەرهێنانەکانی ڕەبگرێت.
تەیساچین دوای ڕەخنەگرتنی حکوومەتی ناوەندی عێراق لە واژۆکردنی ڕێکەوتنی دوێنەی نێوان ڕۆسنەفت و کۆمپانیا ڕووسیەکات. سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی لەبارەی بڕیاری دەستگیرکردنی کۆسە ڕەسوڵ لەلایەن دادگای لێکۆڵینەوەی بەغدا بڵاو کردەوە. بارزانی بڕیاری دادگای ڕەسافە با بڕیارێکی سیاسی لە قەڵەم دەدات و دەڵێت با دەسەڵاتدارانی بەغدا ئازاد بن. چ بڕیارێک دەدەن با بیدەن، بەڵام باش بزانن تێکۆشەرێکی وەک کاک کۆسڕەت و تێکۆشەرەکانی دیکەش بەوان ناگیرێت. نێردراوی ڕووداوە بۆ نزیک کەرکووک دەڵێت هاونیشتمانیانی نێوشاری کەرکووک پێیان ڕاگەیاندووە چەکی قورس و تانکی زیاتر لەلایەن هێزە شەکدارەکانی عێراقەوە ڕەوانەی گەڕەکە کوردنشینەکانی کەرکووک کراوە و لە نێو شاریش لە چەند شوێنێک بازگەیان بۆ پشکنینی هاونیشتمانیان دانەوە. باگوتەی نێردراوی ڕووداو لە نزیک کەرکووک هێزە شەکدارەکانی عێراق لا دەواازەی کەرکووک بەرەو هەولێر بە بەردەوامی تەقە دەکرد. ناڕزاتی دانیشتوانی خانەقین دژی حەشتی شعبی بەردەوامەوە تەرمی محەممەد دۆشمەچی یەکەم شەیدی ڕاپەڕینی هاونیشتمانیانی سڤیل دژی حەشتی شعبی لە خانەقین ئەمشەو بە خاک سپێدرا. بە پێی زانارەکانی ڕووداو بە بەشداری 1000 هاونیشتمانی لە خانەقین با دروشمی لا ئیلاها ئیلەڵڵا تەرمی محەممەد دۆشمەچی لە گۆڕستانی ئەو شارە بە خاک سپێدرا. هاونیشتمانیەک دەڵێت ئەو هاونیشتمانیە بە تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی سوات شەهید کراوە. لە ڕاپەڕینەکەی دانیشتوانی خانەقین دژی هاتنی حەشتی شعبی و سوپای عێراقی لە ماوەی 48 کاژێری ڕابردوو هاونیشتمانیەک شەهید کراوە و 24 کەسی دیکەش بریندار. وەتانەکە هەواڵەکان بە سپۆنسەری ئاوی لایف. بە مەبەستی برەودان بە تواناکانی لاوان و گەشەپێدانی بەهرەکانیان دەستگای ڕوانگە بۆ 4مین ساڵ پێشبڕچەی ساڵانەی خەڵاتەکانی ڕوانگە ئەنجام دەدات. لاوانی بەهرەمەند لە تەمەنی 15 بۆ 25 ساڵی دەتوانن توانە و شارەزایەکانیان بخەنەکار و لە 8 بواردا خەڵات بەدەستبێنن. بەشەکان بریتی لە کورتە چیرۆک، کورتە فیلم، فۆتۆگرافی، تاکژەنی میوزیک، هونەری ڕسایکلین، وێنەکێشان، داهێنانی زانستی، دەستپێشخەری کار. دوابەروار بۆ وەرگرتنی بەرهەمەکان 1/11/2017 بۆ زانیاری زیاتر سەبارەت بە مەرج و ڕێنمایەکان سەردانی ئەم ماڵپەڕە بکەن یاخود لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوە پەیوەندی بکەن. خەڵاتەکانی ڕوانگە 2017. ژیانت بێسنوور ئۆنلاین بەسەربەرە لەگەڵ ئینتەرنێتی بەردەوام و بێسنوور بۆ بەشداریکردن کۆدی پاکێجەکە بنێرە بۆ ژمارە 291 لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیاس. بەڵێ بەڕێزان سڵاتان دەبێ فەرمو بەردەوامی لەگەڵتان بەڕێز کاک ڕێبوارتەها ئەندامی پەرلەمانی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق باسی ئەوەم کرد سیاسیەکان ڕەنگە
جیاوازی ئێوە ئەوان ئەوە بێ کە ڕاستەوخۆ ئەندام پەرلەمانەکان نوێنەری ویژدانی بەنگدەرەکانیانن بەڕێزی شێباسی ضرورەتی نەفەسی ئاشتەوایی و کۆدەنگی و پاشان بە حکمی قسەکانی خۆت کە پێ وایە نابەرابەری هەیە لە هێز و نازانم چی ئەوانە ضرورەتی مفاوەزات کرد من ڕامگرتی بفەرموو. بەڵێ جەنابەت پرسیاری ئەوەت لە منکردنەوەشی پەرلەمانتارەکان بە خۆتان نابن بە گروپی من وا لە تۆ تێگەشتم کاک ڕەنجێما قراری سیاسی بەدەستی ئێمە نییە پێم باشە جەنابەت ئەوە بزانین قراری سیاسی لە مەکتەبی سیاسی حزبەکانە و لە سەرکردایەتی حزبەکانەوە قراری سیاسی هەموو کات دەرەچێت بەڵام زۆر کات ئێمە لەگە هاوڕێکانم لە پەرلەمانی عێراقی کە لە فراکسیۆنە جیاجیەکان بوو نەجاری وا بووە تیجای حزبەوە بووە لەگەڵ پرۆژە یاسایەک ئێمە لەگەڵی بنیانەکە ئێمە ئەوەی کە بەڵام ئەمڕۆ شکۆی نیشتیمان فەرقی هەیە لەگەڵ پرۆژە یاسایەک مەسئولیەتی ئەخلاقی ئێوە فەرقی هەیە لەگەڵ مەسئولیەتی ئەخلاقی ئێوە لەگەڵ دوێنێ وانە؟ بەڵێ ئەکیل بەڵام من باسی ئێستا ناکەم باسی قراراتی سیاسی پێشوەخت دەکەم مەسەلەن بۆ نمونە ئێستاڵم ئێمە دەمانتوانی ئەم نەهامەتیمان تووشی میلەتەکەمان نەکردایە وەگەر سەرکردایەتی سیاسی کورد باشتر وشیار بووایە ڕوویە ئەوەی بوو ئێستا چی بکەین چونکە ئێستا خەریکە لە لێواری لێژبوونەوەیکی تریشین حەزەکەم بزانی بە پێکەنینەوە منەی بیستم هەندێک سەرکردە و توانە باشە ئێمە بۆ شەڕیەوان بکەین ئەتوانین خۆیان بکەین بە گژیەکە بۆ ئەوەی ئەم لۆجیکە سەر نەگرێ ئێوەی ویژدانی میلەت و دەنگدەران چییە فەرمونون؟ بەڵێ ئەکید من ئاماژەم پێکرد لە سەرتاوە ئێمە نێوماڵی کورد ڕێخینەوە و هەمومان بە یەک نەفەس داوای مفاوازات یەکیان دانیشتێکی ڕاستەقینە بکەین لەگەڵ حکوومەتی اتحادی و لایەنە سیاسیەکان و قسەی خۆمان لەسەر مێزی گفتوگۆیە بکەین بەڵام دەبێت یەک ڕیز و یەک هەڵوێز بین دەبێت یەک دەنگ بین یعنی من تکا دەکەم ئێستا میلەتی کورد لە هەموو کاتێک پێویستی بەوەیە کە یەک هەڵوێز بێت میلەتی کورد ئێستا لە هەموو کاتێک پێویستی بەوەیە کەوا دژایەتیکردن لە یەکتری واز بێنی و دەبێت ئێستا ئێمە پرسیاری ئەوەم لێ کردی پێشمەرگا وتت نەخێر نادەستوری نییە بگەڕێتەوە ئێن کەرکک یا بچێتەوە دووز ئەو شوێنانە باشە ئێستا پێشمەرگە بێتەوە بەبێت تەقە و بەبێ شەڕ و ئەوانە ئەتوانێت نەخێر لە ئێستا ئاوە ناتوانێت لەبەرەوەی شەڕ ڕوویدا لەبەرەوەی سیاسەکانی ئێمە مەجالیاندا بە ئەنجامدانی شەڕ واتە شەڕ ڕوویدا کە کاتێک کە شەڕ ڕوویدا دەبێت ئێمە دارێکی دیکە گفتوگۆ لەسەر ئەوە بکەینەوە هینی یەکێتیش ناتوانێت یا بەس پارتی مەسەلەن هەموو پێشمەرگە لە ئێستا ئەوە ناتوانێت باسانی بگەڕێت ئەگەر پێشوەقت اتفاق نەکرێت نەخێر دەبێت هەمومان هەموو پێشمەرگە فەرق نییە ئێستا لە نێوان پێشمەرگەی یەکێتی پارتی کاگڕن باشە تۆ ئەندام پەرلەمانی ئێستا تۆ لەوێی بەڕێز شاخەوانی شەتوانێت بێت سبەینە بەڕێز شاخەوان چی مشکلەتی ئەگەر بێت ئێرانە بۆچی ناتوانێت بێت باشە باسی مەسەلەی ضرورەتی مفاوەزاتت کرد وانە ئەی بە حەشدی شعبی و بۆ مەنزومانی کە ئیبینن لە ئاستە لۆکاڵیەکانە ئایا دادگای ڕەسافە سزا و فەرمانی گرتن بۆ جێگری سەرۆکی هەرێم و سکرتێری یەکەمی جێگری سکرتێری یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان سزای بۆ دەربکرێ ئەم لۆجیکە ڕازگۆیە لەگەڵ مەسەلەی مفاوەزە و دراسەکردنەوەی مەشاکلەکانی نێوان هەرێم و بەغدا وەکو خۆیان ئەڵێن لە ژێر چەتری دەستور فەرمانی دەستگیرکردن بۆ بەڕێز تاکۆتر فەرمانێکی سیاسیە ئەمە یەک دوو ئێمە خۆمان پێشی ئەوان وڵاتی ئێمە یاسامان هەبووەوە ئێمە زیاتر لە 13 ساڵ لە پێشی ئەوان ئازادیمان بە خۆمانەوە بینەوە ئێمە پێشتر پەرلەمانمان هەبووە وەردە حکوومەتی سەر بە خۆمان هەبووە مەبەستم لە کوردستان پێش پرۆسەی ئازادی واتە ئێمە ئیمانمان بە یاساشەیە ئەمە تەنها فەرمانێکە ئەمە بە معنای ئەوە نییە دەستگیرکردن بێ ئێمە دەتوانین بە ئیجراءاتی یاسایی و بە بەتانەگردن لە محکمە دەتوانین ئەو قەزیە بەرینەوە سعدی ئەحمەد پیرە فەرمووی ئەو فەرمانە فلسێناکە لای تۆ چەنەکە من ئەڵێم قرارێکی سیاسیە و بە یاساش ڕوبەڕووی دەبینەوە زۆر باشە باسی خروقات کرا تا چەندە ئاگاتان لەوەیە کە تەصفیه حسابی سیاسی لەگەڵ خەڵکی مەدەنی و مەسول قسمێ لە دائیرەیەکە یا ئاسایشی پارتی یان یەکێتیەک کە ڕۆژێ لە ڕۆژان لە تەحموسی خۆی شتێکی لێ قبول نەکردوون لە کەرکووکە تا چەند ئاگاتان لەمانە هەیە بۆ ئەوەی کەم بکرێتەوە و تا چەند تەژیعی خەڵکەکەی بێتەوە چونکە ئەگەر ئەم خەتەرە بەردەوام بێ و خەڵگە ڕابکە دیمۆگرافیای کەرکووک مەترسی لەسەرە
ئێمە 14 ساڵ لە دوای پرۆسەی ئازادی لە کەرکوک بووین و لەگەڵ کاک شاخەوان لە دایرەیە بووین کە ناوی دایرەی ئاسایشی کەرکوک بووە و ئێمە ڕەنگە دایرەی ئاسایش لەلایەن عربێ شۆپێنەکان زیاتر بە اتهامێکی زۆری لەسەر بێکەوە ئێمە خەڵکمان بە ناحەقیق دەدووە هەرچەندێک من چەند بڕوان بە ئاسایشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەستبڕوان بۆ ئاسایشی پارتیە لە کەرکوک کە هەمومان پێکەوە لە یەک سەنگەرادژی بە تیرۆر جەنگمان کردووە لە پێناو ئارامی کەرکوک و لە پێناو ئارامی کەرکوک ئامادە بووینە بڕین بۆ هەموو شوێنەکان کە تیرۆریستێک پلانەکەیان پوتڵکەینەوەیان دەستگیریان بکەین بۆیە لەگەڵ ئەوە شایە من نەمبینی عارەبەکان هەڵگێن و شارەکی شاری کەرکوک بەجێبیاڵێن کە کاتێکا تێما ئاسایش بینی هێزمان هەبوو قووەتمان هەبوو هەموو کارەکانی خۆشمان دەکرد و باسی ئێستا بکەین ئێستا من دەمەوێت ئێستا ئەوە بڵێم نابێت کورد ماڵی خۆی بەجێبیاڵێ من دەمەوێت ئاماژە بۆ کەمەڕاستی کاگڕەنج ئێمە کەرکوک ناوچەیەکی کوردستانیە من ئیمانم پێێتی کە ناوچەیەکی کوردستانیە و چەند ئیمانم پێێتی ناوچێکی کوردستانی لە هەمان کاتە بڕوان بە پێکهاتەکانی دیکە شێکە لە کەرکووکە دەژێن بۆیە لێرە زۆر گرنگە یەک ڕستە بڵێ بە خەڵک بۆ ئەوەی بێنەوە چیەڵێ ئەگەر ئامینە ئەوێ ئەگەر ئێوە مەسەلەن دڵنیان لە سەر و ماڵی خەڵک و ئەگەر ئەتوانن ڕێگری لە خڕوقات بکەن هیچ خڕوقاتێ بەرامبەر بە هاوڵاتیانی کەرکوک ناکرێت لەگەر لە نێو ماڵی خۆیان بن و ئیش و کاری و کەسابەتی خۆیان بکەن ڕۆژانە جگە لەوانەی کە خۆیان دایانەوێت زۆر سپاس دەکەم مەبەستە لە ماڵ ئەگەر لە ماڵی خۆیان بن چییە یعنی مەبەستەوەی هەموو شتێک قبول بکەن نەخێر مەبەستم لە ماڵی خۆیان و ژیانی ڕۆژانەی خۆیان کە لە عادە بەسەر بەرن دوور بن لەوەی کەوا بچن تەقە لە سوپا بکەن و تەقە لە هێزێ بکەن من تەمەنایەوە ناکەم کاک شاخەوان کاک ڕێبوار دوا قسەم ئەزانم پێدوتم دەرفەتێکی کەمت هەیە لەگەڵ مای هەنێ التیزاماتی ترت هەیە بەس ئەوەندە ئەو پرسیارەم تا چەند بیری لێکەیتەوە کە ئەوەی پەرلەمانتاران لە دەرەوەی نەفەسی بارگرژی زاڵبوو بە سەرفەزای سیاسیدا بیر لەواکەنەوە دیالۆگێک بکەن بە جیاوازی ڕەنگەکان و بە نەفەسێکی تر هەوڵێک بن جیاواز بێت بەڵێ لەژێر ناونیشانی لەژێر دروشمی کورد و لەژێر دروشمی پاراستنی کەرکوک و مانەوەی کەرکوک بەڵێ دەبێ ئەو دیالۆگە بکەین و هەمومان پێکەوە دوور لە هەموو ئەجنداتێکی سیاسی و حزبی ئێمە دەبێ زۆر سپاس بەڕێز کاک ڕێبوارتا پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق کە لە کەرکوکەوە لەگەڵ مابووی بەڕێزان ئێستا ئەچمە کۆ ئاسۆ فلۆریدا ئێستا چمە فلۆریدا بۆ لای کاک ئێرنی ئۆدێنیۆ جەنەڕاڵی خانەنشینی سوپای ئەمریکا هەرکە ناوەکەتم خوێنەوە کاک ئێرنی ئۆدینیۆ دوا مقابلەم لەگەڵ تۆدا بوو پێش گشتپرسی زۆر گەشتبین بووی بە ئایندەی کورد ئێستاش گەشتبینیت پێش هەموو شتێک با منەوە بڵێم کە من زۆر نیگەرانم بەرامبەر بەم ئەنجامانەی کە کەوتونەتەوە لەوانەیە تۆ بزانی کە من دڵی خۆم لە کوردستان بەجێ هێشتووە و دڵم لای پێشمەرگەیە و ئەو ڤیددیویانە دەبینم ئەو وێنانە دەبینم کە لە ماوەی 48 کاژێری ڕابردوو یا 72 کاژێری ڕابردوودا چی ڕۆیداوە ئەوە زۆر منی نیگەران کردووە من ناتوانم بڵێم کە ئێستا زۆر گەشت بینم بەڵام هەموو شتێک دەکرێت چارەسەر بکرێت لە کۆتاییدا لەگەڵەوەشتا لێبگەڕ با بەم جۆرە بڵێم دوو فاکتەری گرنگ هەن دوو هۆکاری گرنگ هەن کە کارگەرن یەکێکیان یەکگرتوویە ئەوی تریشان بریتێ لە هێز بەهێز مەبەستی من ئەوەیە کە مەبەستی من شەڕکردن نییە بەڵکو مەبەستی من لە هێز تاکە ڕێگایەکە بۆ دانوستان بۆ گفتوگۆ ئەویش بریتە لە هێز کەواتە دانوستان نایەکگرتووی کورد لە ناوەندەکانی بڕیار کاریگەری چی بوو ئەمە بابەت بەڵام جگە لە بابەتی هێز بابەتی یەکگرتووی بەڵێ دابەشبوونی هێزە سیاسیەکان بۆیە من لێرەدا باسی یەکگرتووی دەکەم ئەوە ئەو شتێکم دەمەوێت باسی بکەم لێرەدا لەگەڵێوەدا ئەمە لێرەدا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش زۆر بە باشی دەرناکەوێت خەڵکی پرسیارەکات پرسیاری ئەوە لە من دەکات کە چۆن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت یارمەتی گروپێک دەکات کە ئەوان دەڵێن خۆیان یارمەتی خۆیان نادەن ئەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن دەتوانێت یارمەتیان بدات ئەمە بابەتەکەی سەخت کردووە
بەڵام گوێ بگرە کوردەکان یەکگرتوو بوون لە ماوەی چەندین ساڵە و بە هەمان شێوە ئەوان هەوڵیان داوە بۆ ئامانجێکی هاوبەش کە زۆر گەورەترە لەوەی کە لە بابەتە بچووک و تایبەتیەکان یەکگرتوویی دەگەڕێتەوە بۆ ساڵانی پێشوو لە دژی دوژمنان و هەروەها لە دژی گوشارەکان لە دژی گوشارەکانی بەغداد هەموو ئەوانە لە سەردەمی ئینتیدابی بەریتانیشە ئەو کاتە کوردەکان یەکگرتووییان هەبووە دواتر لە بەغدادیشە ئێمە دەزانین لە سەردەمینەوەدا هەر یەکگرتووییان هەبووە لە هەفتاکان لە هەشتاکان هەموو ئەمانە ئێمە دەزانین چەندین چاڵنج و ئاستەنگی دیکە هەبوون کە ئەم ئاستەنگانە زۆر گەورەتر بوون لەوەی کە گەورەتر بوون لە هەر پارتێکی سیاسی یاخود فێرقەیەکی سیاسی ئەو دەرنەوە ئایا ئەمریکا یا لە ئۆفیسەکانی کۆشکی سپی هەست بەوە ئەکرێ مناقەشە دروست بووە کە خەریکە ئەو تێگەیشتنە دروستە بێ کە ئەمریکا زۆر بێوەفایە بەرامبەر بە هاوپەیمانەکانی ئایا پێ دوایە ئەمریکا تاکەی بە تەنیا چاودێرە بێ بەڕێز ترامپ وتی من بێلایەنم لە نێوان پێشمەرگە و لە نێوان بەغدادا ئایا پێدوانیە بێلایەنی ترامپ یەکسان بوو بە لایەنداری بەڵێ گوتارێکم لە واشنگتن تایمز هەبووە کە لەوێدا گوتارێک خاڵێک ڕوون کراوەدەوە کە بەرژەوەندی نیشتیمانی ئێمە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتە لەوەی کە ڕووبەڕووی ئاستەنگ بووەتەوە ئەمەش لەبەر گەشەی کاریگەری ئێران و هێزی ئێرانی لە ناوچەکە ئەمە ڕاستیەکە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناتوانن نوکۆڵی لێ بکات چونکە ئەمە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئێمەدا نییە ئەمە ئەو شتەیە کە ئێستا لە واشنگتن دیسی گفتوگوی لەسەر دەکرێت من دەتوانم ئەوەت پێ بڵێم کە کۆمەڵێک دەنگی جیاواسن و ئەوەی کە ئەوان باسی دەکەن ئەوەیە کە بەشداری ئێران لە ئۆپەراسیۆنە جیاوازەکاندا و لەو ئۆپەراسیۆنانی کە کرانە سەر کەرکووک ڕۆڵی هەبووە باشە پرسیارێک میوانێکم ئەندام پەرلەمانێکی کوردستان کاکشاخەوان وتی ئەمریکا هەڵخەڵەتێنراوە ئەمریکا فریو دراوە بەڕاستی لە خەیاڵدانی خەڵکی ڕۆژهەڵاتیە ئەمریکا زۆر گەورەیە پێ دوایە ئەمریکا شەخەڵەتەیە ئەمە پرسیارێکی باشە من پێم وایە هەنێک کەس بە شێوازێکی جیاواز بیر دەکەنەوە و هەندێک وەکۆی کاندێک جار ڕووی داوە ڕاستیەکە دەبینن ئەو ڕاستیە دەبینن کە ئەوان دەیانەوێ بینن واتە ئەو ڕاستیە بەو جۆرە بێت کە ئەوان حەزی لێ دەکەن هەندێک جۆری جیاوازی دیکەی خەڵکن کە ئەم جۆرە جیاوازان لە واشنگتن دیسیشن کەسانێکن کە ئێمە دەزانین کە کۆمەڵێک گروپی جیاواز لەناو حکوومەتیشدا هەن کە لە پێگەیەکەوە هەروەها کاتێک لە پێگەیەکی تر دەبن تێگەیشتنیان جیاواز دەبێت ئەمە ئەو شتەیەکە ڕوو دەدات و لە ڕاستیدا ئاسان نییە شۆڤەکردنی ئێمە لە دوای گشت پرسی قسەت لەگەڵ بەڕێز بارزانی کردووە نەخێر من وەکو خۆم قساکەم زۆر باشە کورد چی بکە لەم قۆناغەدا بە بڕوای من دوو پەیام گرنگن کە ڕابگەنن پەیامی یەکەم ئەوەیە کە هەموو کاتێکە ژمارەی زۆر کەس دەگەنە هێزێکی دیاریکراو ئەمە پێویستە مۆراڵ و لانی مرۆیی بابەتە ئەخلاقی و بابەتە مرۆیەکان گفتوگۆ بکرێن ئەمە شتێکی زۆر گرنگە بەڵێ ئەو بابەتانە گرنگن دواتر هەروەها شتێکی تر هەیە کە بابەتە مرۆییە جیاوازەکان لە پۆینتی دیکەشەوە گرنگن لە چوارچێوەی کوردستاندا کوردەکان توانیویانە تا ئەم ئاستەنگانەی چەند ڕۆژێک لەمە پێش توانیویانە ئاستێکی گەورەی مرۆڤایەتی بۆ هەموو ناوچەکە نیشان بدەن ئەمە ئەو شتەیە کە ئەوان توانیویانە بابەتی زۆر جیاوازی تریش دروستکەن و پێویستە خەڵکاریان کاری لەسەر بکەن بەڵام
پەیامی دووەم جگە لە پەیامی مرۆڤایەتی و مۆراڵی ئەوەیە کە کوردستانێکی بەهێز و سربەخۆ لە بەرژەوەندی ئەواندایە و لەم کاتەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە هەمان شێوە من هەوڵم داوە کە ئەم بابەتە ڕوون بکەمەوە و هەروەها من دەتوانم بە هاوڕێ کوردەکانم بڵێم کە بەردەوام بن لەسەر ئەوەی کە بەردەوامن لەسەر ئەوەی کە ئەوەی ئێوە دەیکەن بەرژەوەندی استراتیژی دوورمەودای بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەبێت من دەتوانم ئەوە بڵێم کە ئەوە لە بەرژەوەندی ئێمەدایە کە ڕووبەڕووی هەژمونی ئێرانی ببینەوە چونکە لە 2011ەوە هەروەها ئەوانە هەوڵیان داوە ببنە هێزێکی بەهەژمون لە ناوچەکەدا. بەڕێز ئۆدینۆ ئێستا لە کوردستان دەنگی دووەم دروست بووە، دەنگی سێەم دروست بووە، نا ڕەنگی حەشدی شەعبی هەیە، نە ڕەنگی زوڵمەکەی پێشمەرگەی هەیە کە لێی کراوە، دەنگی خەڵکی خۆڕسک و حەقیقیە، دەنگی گەنجەکانە، دەنگی ژن و پیا و مناڵە لە ناو خانەقین و لە ناو کەرکووک و لە ناو دووز و هەر ئەمڕۆ خەڵکیان لێ شەهید بووە. هەر تۆزێ پێش ئێستا هەواڵێکەیە کە کەسێکی سنە لە کەرکووک شەهید کراوە لەلایەن نازانم بەڕاستی سوپای حەشدی شەعبیە زانیارەکەم بە دەقیق بە ویژدانانە بە نووسراوە حەشدی شەعبی. ئایا دەنگی سێەم ئەگاتە گوێی دنیا بەڕای تۆ؟ احترامی مەشاعری خەڵکە گیرێ کە قوبوڵی ناکە شکۆی بشکێنرێ و ئاڵاکەی بسووتێنرێ و ڕسمی سەرکردەیەکی بەڕێز و خاوەن شکۆی وەکو مامجەلالی بشێوێنرێت کە هێشتا کورد دەڵێ کفنەکەی زەرد نەبووە. وەگوتم ئەو ئارگومنتانە ئارگومنتی بەهێزن و بە دڵنیاییەوە ئەوانە ئارگومنتی بەهێز و بەڵگەی بەهێزن ئەوانە بەڵام ئەمە هەمووی نیوەی بەشەکەیە ئێمە لە لایەکی دیکەوە پێویستیمان بە ئارگومنتی دیکە و بەڵگەی دیکە هەیە کە پاڵپشتی ئەوە بکات کە بەرژەوەندی بوونی کوردی بەرژەوەندی ئەوانی تر بە دوای خۆیدا دێنێت و لەگەڵ بەرژەوەندی ئەوانی تردا تەبایە و ڕووژمارێکی زۆر لەوانەیە ئێوە ئەوەتان بیست بێت تا ئێستاش ئەو گوتەی هەیە کە دەڵێت بەرژەوەندی هاوبەش دەبێتە هۆی ئەوەی کە هاوڕێتی لە نێواندا دروست بێت ئەمە شتێک کە پێویستە ڕوون بکرێتەوە کە بەرژەوەندی هاوبەش لە نێوان کورد و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگە. بەرژەوەندی زۆر جەوهەری نێوان کورد و ئەمریکا چییە لە ئێستا؟ یەک شتم پێ بڵێ. بریتە لە دووبارە بنیادنانەوەی هاوسەنگی هێز لە ناوچەکە و وەگوتیشم لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە 2012 ئێران بۆتە هێزێکی بەهەژمون لە ناوچەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستەوە بزانێت کە ئەمریکا توانیوێتی کاریگەری هەبێت و وە کۆنتترۆڵی خاکی کوردی بکات لە هەموویەوە تاوەکو دەگاتە لە شنگالەوە تاوەکو سووریا هەموو ئەو ناوچانەی کە تێدە پەڕێت بە ناوچەکەدا بۆ سووریا و بۆ دەریای مەدیتەریانە هەموو ئەوانەی داگیر کردووە و ئەوە ئێران دەگەێنێتە دەریای ناوەڕاست و تاکو دەیگەێنێتە هاوپەیمانەکانی ئێران کە حزبۆڵان لە لوبنان ئەمە ئەو شتە نییە کە لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دابێت کە ئەوە فەرامۆش بکات و ئەمە ئەو شتەیە کە لە ڕاستیدا دیبیتی لەسەر کراوە گفتوگۆی لەسەر کراوە زۆر بە وریایانە لە واشنگتن دیسین گفتوگۆ لەسەر ئەو بابەتان دەکرێت لەم کاتەدا. باشە بەڕێز ئۆدینۆ دوا پرسیارم بۆت ڕوودا و پامێکی بڵاو کردەوە کە خڕووقاتەکان کە بەرامبەر بە ئاڵا بەرامبەر بە پیرۆزیەکان بەرامبەر بە شکۆی ئەمنەتەوەی ئەکرێ کۆی بکەنەوە یعنی بۆمان بنێرن ئێستا ئەمە دەنگدانەوەی لە ناوەندە جیهانیەکانە چییە و تا چەند ئەمە بووە بە مای نیگەرانی یەک وەڵامی کورد
ئەوە لە ڕاستیدا بارودۆخەکە لە گەشەکردن و پێشاتی جیاوازدایە و من ڕووماڵی تەواوی میدیایم نەکردو بۆ سەرم بابەتە بەڵکو ئەوەی کە لە میدیای نێودەوڵەتیدا هەیە و کەڤەری ئەم بارودۆخە دەکات بەڵام لە تەنیشت ئەوەدا ئێمە دەتوانین ڕووماڵێکی دیکەی نێودەوڵاتی بە جۆرێک بکەین کە باشتر بێت. زۆر زۆر سپاس دەکەم کە لە ئەمریکاوە لەگەڵم بووی بەڕێز ئێرنی ئۆدینۆ لە فلۆریداوە سپاست دەکەم. بەڕێزان پاش ناوبڕێک ئەو گەنجەی کە بووە بە سمبوڵی ئازایەتی و بەرپەرجدانەوەی ئەوەی کە نابۆ شکاندنی شکۆی کورد، نابۆ لێدان لە سمبوڵی کورد، نابۆ فەرزکردنی ئاڵایەک کە بە دڵخوازی هەمویان بە یەک دەست لەگەڵ پانە هەڵی نەکەن و بە پێکەنینەوە ئاڵای نەتەوەیەک دابگرن و بە ئیستیفزازەوە لە شکۆی ئاڵای کوردی بن، ئەویش ڕقی هەستا و بە نوێنەرایەتی داخی پەنخواردووی دڵی هەزاران کورد چوو ئەلەمی عێراقی هێنایە خوارەوە لە ناو کەرکووکدا، ناوی محەممەدە. بزانین ئەو چیەڵێ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ پاش ناوبڕێک بەداخەوە کە محەممەد بەپێی زانیاریەکان وەکو کاکۆسرەت نەوێ ئەویش بگرن، بەڵام ئەو هەر گەنجێکە سوورە لە سەرداخوازیەکانی. بزانین بۆ ئاڵایان داگرت، بۆ ئاڵایی داگرت پاژەم ناوبڕە ئەگەڕێمەوە لاتە. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیاس. ژیانت بێسنوور ئۆنلاین بەسەربەرە لەگەڵ ئینتەرنێتی بەردەوام و بێسنوور. بۆ بەشداریکردن کۆدی پاکێجەکە بنێرە بۆ ژمارە 291. زانکۆی جیهان بە خێرهاتنتان دەکات بۆ ساڵی تازەی خوێندن. قوتابی خۆشەویست، ناونووسین دەستی پێکرد لە هەرسی شارەکانی هەرێمی کوردستان، هەولێر، دهۆک، سلێمانی لە چەندین بەشی جیاواز. هەموو پێداویستیەکان بۆ قوتابیان دابین کراوە. زانکۆی جیهان بە متمانەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی عێراق. زانکۆی جیهان، کوردستان ئاوەدان. نیگەرانی بە ئاسوودەیی گەڕانەوەی ئازیزانتانن؟ فەرموگیانەکەم لەگەڵ بەکارهێنانی ئێسکەی تەکسی چیتر نیگەرانی مناڵەکانمان نابین. هەڕەوەندەی یەک جار پەیوەندیمان پێوە بکەن. ئێسکەی تەکسیە؟ لە ئێسکەی تەکسیە و چۆپیت لەگەڵایە. چۆن نەتوانم هاوکاری بکەم؟ داواکاریەکەتان پاش چەند شتێک دەگاتە نزیکترین شۆفێری تەکسی. 24 کاتژمێر لە سەنتەری پەیوەندیەکانەوە داواکاری تەکسی وەردەگیرێت با 5 زمانی جیاواز. سەرجەم تەکسیەکانمان پێوەری زیرەک بەکارهێنن بۆ دیاریکردنی نرخی گواستنەوە. درەنگ وەختە و پێویستان بە تەکسێکی جێگەی متمانەیە؟ ئێسکەی تەکسی جێگەی متمانەیە لە هەر کاتێکدا بتانەوێ. تەنیا بە داونلۆدی ئەپلیکیشنەکە سەفەرەکەتان لەگەڵ ئێمە دەست پێ دەکات. لە هەرکوێ بن ئێمە لە نزیکتانەوەی. بەخێر بێن. سەرجەم شوفێرەکانمان خاوەن بڕوانامەی نێودەوڵەتی پەیمانگای شوفێری ئێسکەی تەکسی. پسپۆڕی تەکسی پیشەمانە، سەرنشین میوانمانە. سەیری ئەم کوڕە داماوە، ئاگای لە دنیا نیە، هەست بە هیچ ناکات، تااقەتی هیچ چیشی نییە. بەڵام کاتێک هاوڕێکەی تەلەڤیزیۆنی هایسنسی 4K LED داگیرسێنێت ئەم گردەگرێت. هەناسەی لێبڕێ و بە دیار کوڵەتی و ڕەنگە سەر سوڵێنەرەکەیەوە بە جۆرێکەکەوێتە جۆش و خۆش کە بە هیچ جۆرێک پێشتر بەخۆیەوە نەدیوە. هایسنسی 4K LED هەمووان دێنێتە جوڵە. قەیوان گروپ تاکە بریکاری سەرەکی ئامێرەکانی هایسنس لە عێراق.
Ez li vê zankoyê dixînim, zankoya knowledge. Niha demê hindê baştir bixînim û paşa roja xwe dirist bikim. Holên xandina min et mezin û bên firhin. Mamostayet min xudan bawernamên bilind in. Et bisporin û xudan serborin. Wekû hevalan et gelmin. Et taqîgehê me yek pêşkeftî da. Bi destê xwe piştgirîna û taqîkirina dikim. Bi hîrbînî pêngavên paşa roja xwe dibînim. El perdokxana mezina zankoya min her jê derekê min divêtin eb dest min dikevît. Et nav zankoya xwe da hest bi dilxweşiyê û aramiyê dikim. Xweşiyê ji hemî demên xandina xwe dibînim. Et gel hevalan xwe di nava zankoya xwe da gengeş hatgeyn û berdewam pêzaninan werdgirîn. Hest pastiyanê nakim. Ji ber ku paşa roja xwe dibînim û piştrastim diçime ser karê xwe. El paşa rojeka nêzîk zankoya min knowledge de hemahengiyê digel zankoyê nîvdewletî ket û xandina bilind. Baweriya min ew e ku li paşa rojê dê serkeftî bim ji ber ku ez qutabiyê knowledge'im. Zankoya knowledge li Ewroberî ve mezintirîn zankoya li Kurdistanê û Iraqê û li deverê. Zankoya knowledge zanist û hêz ji dev me. ژیانت بێ سنوور ئۆنلاین بەسەربەرە لەگەڵ ئینتەرنێتی بەردەوام و بێسنوور بۆ بەشداریکردن کۆدی پاکێجەکە بنێرە بۆ ژمارە 291 لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری سەرەکی ئاسیا. بەڵێ بەڕێزان سلااوتان لەبێ دیارە پێشووتر خروقاتەکانتان بینی هەڵوێستی گەنجانی خانەقین و کەرکووک و دووستان بینی ئێستا ئەزانن کەم لەگەڵا محەممەد ئەو گەنجەی کە لە سۆشیال میدیادا بووە بە سمبوڵی هەزاران گەنجی ئەم وڵاتە. سڵاو محەممەد. بەڵێ کاکە ڕەنج. هزاران ڕۆڵەی وای تێدا وەکو محەممەد هەزاران ڕۆڵەی داوای کاک محەممەد حاجی چی پێڵێ بە محەممەد هەمومانی بەرز کرد تۆ چی ئەڵێ بە محەممەد بەڕاستی من وای دەبینم هەزاران ڕۆڵەی وەکو کاک محەممەد تێدایە کەرکووگلۆی ئێمە هەمیشە کەرکووک ئەگەر کوردێکی دێت تیان نەمینێ هەر کوردستانیە دنیا بن لەوەی بە محەممەد چی سڵاو من ئەوهای دەبینم سەری هەر چار پارچەی کوردستانی بەڕز کردەوە چی ئەڵێ بە محەممەد سەری کوردی بەرز کردەوە سڵاوی دەکەم زانین ئەو مناڵەت چی ئەڵێ بە محەممەد بژی محەممەد بژی بە محەممەد سەری هەر چار پارچەی کوردستانی بەرز کردەوە بژی بۆ محەممەد سەری هەمانی بەرز کردەوە زۆر سپاسانەکەم سپاس بۆ هەموو لایەکتان کاکە حەمەسڵاو ڕێزێکی تایبەتیم بۆت هەیە چی وای لێ کردی کە فەنگێک ڕووی کردبووە ئاڵاکە و تۆ چی و ئاڵایە و داگرت ئەو دەرد و داخە چی بوو کە لە گیانی خۆت بورای لەو کاتە سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو خەڵکی کەرکووکی بە شەرەف خەڵکی کەرکووک هەتا بڵێ بەغیرەتن هەزارە گەنجی هەیە تەنانەت لە من بەغیرەت و لە من دڵپڕترن من شتێ وای لێم کرد کە بچمەوە ئاڵایەدا بگرم ئێمە وەک کەرکووک وەک کەرکووکیەکان غەدر لە هیچ کەسێ ناکەین غەدرش لە هیچ کەسی قوبوڵ ناکەین
وەک هەموو خەڵکی کوردستان ئەزانێ حەزی شەعبی چی لەو خەڵکا کرد خۆتان باشەتان بینی لەسەر بازاری ڕەحیماوە ئەهاتن شەڕیان بە گەنجەکانە فرۆش ئاڵای عێراقیان نەکرێت چاو گەنجەکانە ئاڵای کوردستانیان دا ئەگەر ئاڵای کوردستانی ناکردە ژێر پێیان کە ئاڵای کوردستان هەزارە شەهیدی داوە لەبان ئاڵای کوردستان دا ئەنشن نێرگەلەیانە چێشە لەبەر ئاڵای کوردستان هەزارە شەهیدمانە هەزارە قارەمان سەریدانەوە لەسەری ئەو ڕێبازە ئێمە قەت و شتە قبوڵ ناکەین من شتێ وای لێم کرد کە بچم و ئاڵایەت داگرم ئێستا شیسلی پەشیمان نیم هەزارە جایترش ئامادەم دووبارەی بکەمەوە هیچ شتێ پەشیمان نیم باشە زۆرترین شت کە عەزێتی دایکەوەی لێ کردی لەو دەقیقەیە بەرامبەر بە تفەنگێ بووی بەڕاستی بەڵێ زۆرترین شت کە لەبیرت بێ ئەو دیمەنانەی ئەو ڕۆژانەی ناو کەرکووک چی ئازاریە دای بەڕاستی مشتی ئازاریە دای ئازارت دەدا بەڕاستی ئێستاش زۆر ئازارە چشم زۆر خەڵکی کەرکووک زۆر بەغیرەتن ئیتر ئیشەڵا بەم زوانە لە هەموو جێ ئاڵای کوردستان بەرزەکرێتەوە هەتا خەڵکی کەرکووک ما بێ ئاڵای کوردستان هەر بەرز و هەر بەرزە بێت ئەی سەبارەت بەو سزایی کە ئەڵێن بۆت دەرکراوە چێڵی من شتێکی وام نەکردووە هەڵەیەکی وام نەکردووە تا سزا بدرێم سزاش بدرێم زۆر پێی دڵخۆشم کەکە لەسەر خاک و لەسەر نیشتیمانی خۆم سزا بدرێم ئەی بۆ باسەوانی خوێنەکەن کە ئاڵای کوردستانیان نەدڕان کە ئاڵای کوردستانیان ئەسوڵتان دام و دەستگاکانیان ئەیان سوڵتان ئاگریان تێبەرەدا ئەو هەموو سەرکردە قارەمانەنا کە هەزارها شەیدیان داوە لە پێناو ئەم خاکە جوانەدا ئەیان دای عەردا و ئەیان دڕان چ کەسێک قبوڵەکە چ کەسێک بەڕای تو چ کەسێ شتە قبوڵەکە تا ئێمە قبوڵی کەین ئێستا تۆکو گەنجێک داوای چی لە حیزبەکانی کوردستانەکەی بۆی بەیەکەوە پلانێ دابنێنی تر پلانێکە بۆ گەیشتن بە ئاواتە لە مێژینەکانی کورد بێ یا بۆ دیالۆگ بێ یا هەر شتێ بێ بە کۆدەنگی بێ بۆ ئەوەی کە کەرکووکیەکان و خەڵکی دووز و ناوچە جێناکۆکەکان لەوە زیاتر عەزاب نەکێشن کە تۆی کێشیت بەڕاستی خەڵکی کەرکووک و خەڵکی دووسخورمات و هەموو شارەکانی تر زۆر ئازاریان کێشا بەسە با لەمە زیاتر ئازار نەچێشن پێویست ناکە لەمە زیاتر ئازار بچێشن بە هەمووم بە یەک دەنگەوە تەنها ئاڵای کوردستان بەرزەکەینەوە هیچی تر با خەڵک بەسە تاکەی خێن بڕشێت تاکە ئەموو گەنجە جوانانە شەید بدریاخە لە پێناوی چی پەس تەنیا پێم بڵێن لە پێناوی ئەو شتە باشە داواکاری چی هەرچەندە بەڕاستی خەڵک درێغیشی نەکردووە بۆ ئەوەی کە میوانە کەرکووکی و دووزیەکان سەرمایان نەبێ پێویستیان نەبێ داواکاریت بۆ خەڵکی شارەکانی تری کوردستان چییە؟ بۆ هەموو شارەکان یەک داواکاری مەیە لەم دەقەیەوە زووتر نییە هەمومان بە ئاڵای کوردستان بەرزکەیمان بێک دەنگە بگەڕینە شارەکان خۆمان بگەڕینە شاری کەرکووک هەر کەس بگەڕ ماڵ و حاڵی خۆی بەسەیتر لەمە دو ئازار نەچێشن بگەڕنەوە ماڵ و مناڵی خۆی ئیشەڵا هەموو شتێ بەدڵی خۆمانە بێت ئیشەڵا هەموو شتێکش بەدڵی کورد دەبێت و سەرکەوتنش بۆ هەموو کورد باشە چی ئەڵەی بەو کەسانەی کە لێرە هەمویان بۆ تۆ هەستانە سەر پێ و سڵاویان بۆ ناردی چی ئەڵەی بۆ هەموو خەڵکانەی کە هەزارەها کەس ڤیددیۆی تۆی لە کوردستان و دەرەوەی کوردستان شێر کردبوو لە سۆشال میدیا من زۆر شانازی پێواکەم زۆر خەڵکی کەرکووک زۆر لە من بەغیرەتری تەیە هەموو گەنجێکی کورد هەموو گەنجێکی کورد بەغیرەتن مردن کوڕی ئازان من شانازی پێواکەم من کە من چوومە و ئاڵایم داگر بۆ ڕۆیشتم بۆ مردن ڕۆیشتم بۆ گەڕانەوە نەڕۆیشتم ئێستاش ئامادەم هەرچی سزایە بێت من بیچێشم زۆر باشە لە دوا قسەت چییە بۆ حیزبەکان بۆ خەڵکی کوردستان گرنگترین شت کە بتەوێ بیڵێ چییە؟ گرنگترین شتەوەیە بۆ من کە بیلێم حیزبایەتی بە هیچ شێوە دەری نایەنێت ژایەتی یەکتر بکەین بە هەمومان کوردی هەمومان یەک دەستبین با دژمن پێمان خۆش نەبێت بەس سات شارکردن لە ناویەکە هەمومان بە یەک دەنگەوە ئەلین بژی بۆ کوردستان بژی بۆ ئاڵای کوردستان تەنیا ئاڵای کوردستان سەرکەوێ زۆر سپاسە دەکەم من خواحافیزیت لێ یەکەم و ئاوت ماچەکەم
ئاگای لە محەممەد و هەموو محەممەدەکانی تری کەرکک و دووز بێت وەکو ئەو تەمەنای کرد انشاءڵڵا وەخانەقین و هەموو ناوچەکانی تر کێ ئەوێ قسە بکات لە میوانەکانی کەرکک چونکە بەڕاستی ناکرێ بە خەڵکی کەرکک و دووز بووترێ ئاوارە قسەت چیە فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە دوای 3 ساڵ و نیو لە ئارامی و هێمنی و سەقامگیری لە شاری کەرککدا لەسەر دەستی دەستگاکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێشمەرگە و ئاسایش دووبارە پۆستاڵی ڕەشی سوپای تایفی و هەروەها حەشدی شعبی و سوپای پاسداران شاری کەرکووکی داگیر کردەوە و سوکایەتیان بە هەموو پیرۆزەکانی کورد کرد ئاڵای کوردستانیان سووتان و وێنەی سەرکردەکانی کوردیان هێنایە خوارەوە و پەیکەری پێشمەرگیان تەقاندەوە لە شاری کەرکک کە لە کاتێکدا کورد لەو پەڕی باڵادەستیا بوو لە شاری کەرکک یەک خروقاتێکی بەرامبەر هیچ نەتەوەیەک هیچ دەستگایەک هیچ مەقڕێکی حزبی هیچ لایەنێکی تر ئەنجام نەدا لە شاری کەرکک ئەمان لە ماوەی 3 ڕۆژدا گەورەترین تاوانیان کرد لە 16 مانگەوە تاکو ئەمڕۆ ماڵیان سووتان خەڵکیان شەهید کرد خەڵکیان استیفزاز کرد تعدایان لە ئافرەت کرد ئەوەی خراپ بوو هەموو دوور لە بەها مرۆڤایەتەکان هەموو شتێکیان ئەنجامدا حەشدی شعبی لە شاری کەرکک کاک ڕەنجەمێ بەداخەوە ینی نازانم لەم کاتەیە ئەمریکا و هاوپەیمانان و UN لەکوێیە ئەم هەموو خروقاتە لە شاری کەرککدا دەکرێت دژ بە هاوڵاتیانی کورد لە شاری کەرکک و هەموو پێکهاتەکان دەکرێت لە چۆن تا ئێستا لە کاتێکداگە کورد شتێکی بچووکی بکردە سەدان ڕێکخراوی نێودەوڵەتی داهاتەجواب بەڵام تاکو ئێستا هیچ کەسێ نهاتۆتە جواب لە ئەو غەدرانەی لە کورد دەکرێت لەم کاتەیە و هاوڵاتیانی کورد ئێستا لە دڵڕاوچەیەکی زۆردا دەژین لە شاری کەرککدا شەوانە ڕاپەڕین لەو شارەدا هەیە گەنجانی کورد دێنە سەر شەقامەکان و هەمەرەکانی حەشدی شعبی و سوپای عراقی بەربارانەکەن و من پێم وانێ هیچ کاتێ سوپای عراق و حەشد بتوانێت لە کەرککدا باڵا دەست بێت زۆر سپاس لەو میوانانەی کەرکک کەیتر قساکات خوا ئەو بەڵێ فەرموو بەڵێ سەرەتا سواز بۆ جەنابەت کاکڕەنج سواز بۆ کەناڵی ڕوودا و تاکە کەناڵ کە معاناتی ئێمەی کەرکووکی گەیاندە هەموو جیان منەکو کەرکووکی یەکدانش و شاری کەرککم کۆمەڵێک شتم بە چاوی خۆم بینی قەت تەسەوری ئەوم ناکرد جێشی عراقی سوپای عراقی وەکو کەس ناتوانێت کاکڕەنج لە ماڵەکەی خۆی بە ئارامی دانیشێ من ئێستا هەڵاتم لە شارەکەی خۆم یعنی سپاسی خەڵکی هەولێریشەکەم پێڵەن کەس و دۆست و ناسیاوەکانی ئەوێت خروقات بەردەوام بەڵێ خروقات بەردەوامە کەس ناتوانێت لەوێت ڕێزمە یعنی هیچ ئسلوبێکی ئینسانێت بەرامبەر خەڵکی کەرکک ناکرێت لە شەودا بەتایبەتی لە شەودا مدا هەماکەن شەوان دوای سعات 12 کردنە سەر ماڵان ئیتر ئیجرعاتێکەکەن یعنی خەت نەبۆشتیوە لە هیچ دام و دەستگایەکە چەند ساڵە کەرکک بەدەست کوردەوەیە لە 2003 بەم لاوە کەرکک چەندین دەستگای کوردی تایە قەت ڕۆژێ لە ڕۆژان تەحەداکەم عەرەبێک تورکمانێک بێت بڵێت ڕۆژێک لە ڕۆژان دەستگایەکی کوردی ئاسایشی کوردی پۆلیسی کوردی هاتوۆتە سرم لە ناوەختا تعدای نامۆس لە عەرەبێک کرابێ نەبوو شتانە یعنی عەبادی هەمیشاڵێ ئێمە وەکو دەستور گەڕاینەتەوە کەرکک ئایا ئەوە دەستورە من ماڵم لە کەرککە دراوسێم مەسیحیە دراوسێم تورکمانە دراوسێم عەرەبە تەحەداکەم ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتی کوردی غەدری لەو عەرەبانە کردی مەسیحی و دراوسێ تورکمانەکان ئەوانیش هەڵاتون کاکڕەنج ئەوانیش هەڵاتون لەبەرەوەی سونین لەبەرەوەی غەیری مەزهەبی شیعین زۆر سپاس ئەو کەسەی کە میوانی دەستخۆشی وەجەنابتە سپاس فەرموو دەستخۆشیتان لەکەم کاکڕەنج بەڕاستی هەموو کاتێ شوێن دەستیەوە جەنابتان دیارە لە هەموو ڕووداوە خۆش و ناخۆشەکانە کە بەسەرمان دیە وەڵڵاهی لەو ڕۆژە کاک ژاکەوە وەڵڵای ئەوەی نازانم بە چیشی ئەوەی وەسفی کەم کارت لەو ڕۆژ ناتوان قەت وەڵڵای من کاکڕەنج وەڵڵای ئەمە گریانی ترسنۆکی نییە وەڵڵای هەموو کەسی ماناسی بە قورئان یعنی بەڕاستی وی بەسەریما زۆر سیر بوو زۆر ئێمەدا تا ئاخر فیشە بەتەمە مقاومەکەین نازم تێناگەم لەم ئەمە چی بوو یعنی هەتا کەیمە ببینە قەڵغانی توژمن وەڵڵا عەیبە
بە قورئان عیبە. زۆر سپاس دەکەم لەبەر حاڵەتی دەرونیت حەز ناکەم زۆر بدوێنم کەسێکی تر کە یەک دقیقە دواترە گەڕەمەوە لای جەنابەت کەسێکی تر لە کەرکووکیەکان ئەو گەنجە فەرموو ئەوەی بەڵێ کەسێکی تر لە کەرکووکیەکان پێشەکی دەستخۆشیتان لێکم بۆم بەرنامە جوانە بۆ خەڵکی شاری هەولێری خۆشەویست من خەڵکی شاری کەرکووکم برام ئاسایشە یعنی ئەو پێشتر کە ئەو بە ڕێزا ئەندام پەرلەمانە قسەیە کرد کاگڕێوار ئەیوت هیچ شتێک نەکراوە لە کەرکووکیەکان و ژیان ئارامە لێ بەڕاستی ئەو قسانەی لەگەڵ ڕێزمە بۆی دوورە لە ڕاستیەوە من خۆم دوێنێکە هاتم بۆ ئێرە یعنی خەڵکی هەولێر زۆر پێشوازیەکی بەڕێزەوە پێشوازیان لە ئێمە کرد دەستخۆشییان لێکم بەڵام چەندین خۆم نمونەم بینیوە لە پێشتا خۆم هاتوونە بۆ مزگەوتەکان و مەلایانی کەوا پێشتر لەگەڵ کە کوردن هاتوونە پرسیارە و مەلایەنیان کردووە کەوا پشتگیریان کردووە لە ڕیفراندۆم هەڕەشەیان لێکراوە ئێستا و مەلایەنش نەماون و مامۆستا ئاینیانە وتاربێژەکان گۆڕاون نەخێر نەماون ئیتر سبەی جمعەیە نازانین ئاگامان لەکردون بەڵێ خۆم بە چاو خۆم بینی و مەهاتوونە پرسیاری مامۆستا ئاینەکانیان کردووە آخر مەرج نییە کاگڕێبوار باسییان دەشتی کرد بەڵام بەڕاستی کوڕێکە مەبەستی پەردەپۆشکردن نەبوو بەڵام مەرج نییە وردەکاری ڕووداوەکانی هەموو ئاگا لێبێت بەڵێ ئەنجاکە ئەوە شەڵێ کەوا حەقیان بەسەوەی خۆت بینی و تە چییە زۆر زۆر یعنی من کوردار کرد وڵی چی من کوردم ئێستا کەسێک هەیە لێرە برای پێشمەرگە نەبێ باوکی پێشمەرگایەتی نەکرد بێ ئاڵایەکی کوردستان کەس هەیە ئاڵای کوردستانی نەبێ لە ماڵەوە کەس هەیە برا و کەس و کاری شەهید نەبێ من پرسیار لێوەکەم کەسێک هەیە شەهیدی نەدابێ لە خانەوە دەکەی یعنی ئەمە کەس و کاری شەهید و برای لە خۆمانە شتێ زۆر تۆی بێتاقەت کرد ئەوانەی وەڵی سووتانی ئاڵای کوردستان زۆر متاسیر بوو لێم بەڕاستی زۆر بەداخەوە یعنی هەمومان ئاڵای کوردستانمانە بۆ ئاڵای کوردستان لەو ڕۆژەیە یعنی بەداخەوە بۆ ئەوانەی کەوا ئاڵای وایان لەو وەزعی کەرکووک کرد قەت کەس تەسەوری ناکرد کەرکووک وای لێوێ زۆر سپاس دەکەم یەک ڕستە بڵێ چیاڵی ئەویش بە یەک ڕستە لەبەری کۆتایی کاگران سوپاس دەکەم و کوڕ پێشمەرگەکەم پرسیار لە ئەندام پەرلەمانەکان دەکەم پرسیار لە سەرۆکایەتی هەرێم و پرسیار لە سەرکردەکان دەکەم پێشمەرگە لە مێژە هەیە بەس هەشتی شعبی وەک بەسکێک تازر دایک بووە بۆ پێشمەرگە سوکرا بۆ پێشمەرگەی بگریێ دیاگریانی پێشمەرگە دابنیشین یان دیا منداڵەکان بگرێن زۆر سپاسە دەکەم هیوادارم پرسیارەکەت بگاتە جێی مەبەست بۆ خۆتەزانی کاکە ڕەنج دەست خۆش بی ئەمن شتێک زۆر سەرنجی ڕاکێشامیان دەبینی خەڵکەکی زۆر لە کەرکووچێ ئاوارە بووین ئەمە ناتوانین بڵێن ئاوارە ئێرە شەر شاری خۆیانەوە ئێمە کە سوکاری ئەوانین هاتین ئێرە کەچی لایەنەکی سیاسی زۆر لە جاران زیاتر لەوێن دەرێکا کاکە ڕەنج عەفوم کە تخوا دەمەوێتەوە زۆر سپاسە دەکەم بەڕاستی حەزەکەم مدیر شورتەك نەتوانی ئەو جورئەتەی کاکە محەممەد دەچ نەبی عمری 16 ساڵە نتوانی جوابدانەوەی پامنێری جەنابتان بداتەوە بە کوردی آخر ئەمن و ئاسایشی کەرکووک لە چێن دەرێ کاکە ڕێوار زۆر سپاسەکەم پرسیارەکەت کردووە کۆتا قسە لەبەری کۆتایی بەرنامەکەی زۆر سپاسە دەکەم کاک شاخەوان دوا قسەت چییە بۆ خەڵکی کوردستان و بۆ کەرکووکیان و بینەرانی بەڕێز بەڕاستی و ئەوە ئەم گەنجانە داواکەن لە کۆتایی بەرنمەکە خولەکێک بۆ گیانی شەیدەکەی خانەقین بوەستن و شفای چابوونەوە بۆ بریندارەکان ئەخوازن بەڵام بە قسەکانی ختامی ئێوە ببیستم فەرموو لەسەر دوو نقطە قساکەم کە جەناب دامەژت پێکرد چی بکرێ شەڕی ناوخۆشتانە دووبارە نەبێتەوە من لێرەوە وەکو جێگەی سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستان تاکید لەسەرەوە دەکەینەوە کە ئەو شتە بەلای ئێمە تەحریم کراوە و قیادەی ئێمە ئەو شتەی تەحریم کراوە و زۆر جار تەسحیمان بە حزبەکەی خۆمان بەدانەکەی خۆمان داوە لەبەرەوەی شەڕ نەبێ و لەسەرەوە نەهجەش بەردەوامین ئەمە بابەتێک لەسەر گەڕانەوەی من بۆ کەرکووک من نازانم ئێستا کاگرێبار با سەرێک لە من بدا بۆ ئێرە ئەگەر ویستی بڕاتەوە خواستی هەبوو بڕاتەوە معنا من شاخەوانی وەندان پەرلەمانیش ئەویش وەکو من لێرە مینێتەوە تەنها بێت ئەو هیانەیە قبول ناکە بۆیە کاگرێبوار دەنگی نەداوە بەشداری دەنگی دەکەم کاگرێبوار ئەخلاقیان لێرە نیە نانا منیش بۆیە لێرە نیە تا لەوێ بوو جوابت دەزانم دەنگی داوە دەنگی بەسەر بەخۆی داوە بەڵام
ئەوەی کە لە سەر من هەیە من نووسنگەی من حەجی شعبیتی هەیە چۆن بچمەوە کەرکووک چۆن بتوانم لە کەرکووک بژێم بۆیە کاگرنج ئەمە پەیامی ئێمە وەکو کەرکووک وەکو نوێنەری خەڵکی کەرکووک ئەوەیە کە ئێمە لەم مەرحەلەیە بۆ ئەم مەرحەلە چی بکەین بۆ مەرحەلە دەبێت یەک ریزی لایەنە سیاسەکان بپارێزین هەوڵ بدەین خۆمان کۆ بکەینەوە بۆ قۆناغێکی زۆر نزیک خەڵکی کەرکووک تەحملەوە ناکە ئەم بابەتە دوا بخرێ هەڵمەتێکی دەوری دەست پێ بکەین بۆی بگەڕێنەوە بە شکۆ بگەڕێنەوە بە ئاڵاوە بە پێشمەرگەوە بە خەڵکی کەرکووکەوە بگەڕێنەوە کەرکووک وە هێزێک نەبێ لە سەیتەرەکە و سەردەمی باز خەڵک داگرێ و شکۆی بشکێنێ هەدەفی ئێمە ئەوەیە چاوەڕێی چین چاوەڕێ ئەوەین کە ئەو سوپایی کە تا ئێستا بەرامبەر تۆی گردۆ لە پردێەوە هەتا ئێستاش لە تهدیدی تۆ ئەمنی تۆ ئەکا و تهدیدی شوکەی تاکی کوردەکات لەوێ نەمێنێ و پێشمەرگە بڕاتەوە شوێنەکانی خۆی و ئەوی اتفاقی کە لە مانگی دەی 2016 کراوە ئەمریکەکان تەحملی دەکەن کەوانشی امزایان کردووە بچێتەوە بواری جێبەجێکردن و نابێ ئیتر سیاسەتی خۆفەڕستکردن من ینی من ئەگەر قبوڵەکەن شوی هاوڵاتیانی کورد بشکێنرێت طبعاەوە قبول ناکرێت ئێمە چاوەڕێ ئەومانەوە ینی بە جەناب دەڵێم وە لەگەڵ سەرکردایەتی سیاسی قسەمان کرد چاوەڕێمانە لایەنی دەولی بێتە سەرخەت لەسەر ئەمە ئەگەر نەهات ئێمە نالین ڕۆژێک ئەوان بە ئیسراحەت لەناو کەرکووکا بسوڕێنەوە دەبێت چاوەڕێەوە بکەن سەخەڵک لێکاڵە پمپی گەنجی بێت چەکەیان کەچی لە دوورەوە سەیر ئەگەر ئێمە بڕیاری ئەوەماندا ژیانیان لێ تاڵ بکەین حتمما چەکیشان پێگەین و حتمما قوتیشان پێگەین و حتمما دامیشیانەکەین و ڕێگاشیان بۆ دانین دو قسەی بەڕست کاک حاجی ئێمەستا لە بەرەبەری خەباتێکی ترین یعنی بێ ئاگامان لێبێت دوای ڕیفراندۆم و لە دوای هاتنی حەشدی شیعە بۆ ئەم ناوچانەوە داگیرکردنی کەرکووک ئێستا هەمومان یعنی هەموو چین و توێژەکان هەموو تیرەکان هەموو طبقەکانی ناو کۆمەلگای کوردەواری هەر یەکە و ئێستاکەر خەباتێکە یەک بەعام لە ناو کۆمەلگا پێویستمان بە خەباتی یەکگرتن هەیە ڕجاءن خلافاتی سیاسی بیر و بۆچونە سیاسی جیاوازیەکان لە یەک جیاوازمان نەکە چونکە ئێستاکە گرێوی دوژمنانی کورد لەسەر ئەوەیە ئەگەر ئەویان سەرکەوێ هەموو شتێکیان سەرەکەوێ ئەگەر لەوەیە سەر نەکەوتن ئێمە سەرکەوتوین دوام خەباتێکی تر کە خەباتی سیاسیە ئێستا من هەروەکو مژدەیەک بڵێم بە جەنابتان و بە خەڵکیش ئێمە ئەمڕۆ کە وەفدی سیاسی هاتبوون ئێستاکە چەند وەفدێک تەشکیل دەکرێ وەفدێک لەسەر ئاستی سیاسی و وەفدێک لەسەر ئاستی حکومی بۆ مفاوەزات و دانیشتن بۆ ئەوەی دەستکەوتی ریفراندۆم لەدەست نەچێ یعنی لەم سبەی و دوو سبەیەوە دانیشتن نەکەواتە لە لای تا ئێستا مەبدەئیان تەنازل لە گشتپرسی نەکراوە یعنی ئەوە مستەحیلادە چونکە تەنازل لە چیە کاک شاخەوان تەنازل لە گشتپرسی کراوە بە هیچ تەنازلی لێکەوە نە دەسەڵات هیچ کەسێک تەنازلی لەسەر بکەوە ئەمەش باشترین دلیل بکە ئێمەی ناتوانین لەگەڵ ئەوانە بژین دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی بێتە سەرخەت بۆی بەڕاستی ئەمە عیلاج ئەمە خەباتی تریش لە دەرەوە ئێمە لە پەرلەمانی کوردستانیشەوە بڕیارەماندا وتمان لە ناوەندە قانونیەکانی دەرەوە وەک حقوقی ئینسانی دەرەوە وەک UN کە ئێمە ئەم قەزەی هینکەین ینی گەورەکەینەوە خاستنی ئێستاکە هەموو پێشیلکردنی مافی مرۆڤە هەیە لەلایەن حەشدی شیعەوە ئەمە گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر کاکرنج من دووبارەی ئەەکەمەوە ئەگەر من ڕووناکەمە لایەنە سیاسەکە لایەنە سیاسەکان جەنابی شارەت پێدا جۆ لە ئێمەمانان و خەڵکیش ناگرن من ڕوو ئەەکەم لە لایەنگرانی لایەنە سیاسەکان ئەم پیاوەیەکێتیە ئەمە پارتیە من یەکگرتوم خۆمان لەبیرکەین کە چین بەرامبەر یەک چونکە بەڕاستی توانەوە لە ناو کوردایەتیە ئەوە ئەسڵە ئێستا خاستەن کوردایەتی ڕاستەقینە ئەوەیە پەیوەندیە سیاسیەکانمان بتاوێنینەوە وەکو کاکە محەممەد هەموو ئەو ئاڵایە مقدەس بێ لە لامان باگراونە سیاسیەکانمان لەبیرکەین ئێستاکەمە ئێمە چۆن حەشدی شیعە بە یا حوسێنێکەوە هاتووە وازانێ من کوشتومە ئینتیقام ئەو لە منەکاتەوە کە خۆیان وایانەوت ئێمەش ئێستاکە خوێنی ئەو هەموو شەهیدە لەسەر شانی سیاسیەکانی ئێستەیە و لەسەر شانی نەوەکانی ئێستەیە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز جارێکی تر خوا لە شەهیدەکەی خانەقین خۆش ببێ وەکو داواکاری زۆربیان ئەوەستین بە بێدەنگی و خۆش شفای بریندارەکان بات کاتێکی خۆش من کۆتایی پێێنم